ساڵتان لێبێت و ڕۆژتان باش خۆشحاڵی پێنجەم ڕۆژی هەفتەی دیالۆگی نیشتیمانی لەگەڵتان بین. هەفتەی دیالۆگی نیشتیمانی بۆ ئەدەبی کوردی هەفتەیەک بوو 5 ڕۆژ بە بەشداری نووسەران و توێژەران و ئەدیبانی کوردستان. هەر ڕۆژەی چەندێک بابەتی گفتوگۆمان بوو. ئەمڕۆ پێنجەمین ڕۆژی گفتوگۆکەمانە سەبارەت بە پێگەی ئەدەب لە ڕۆژنامەوەری کوردیە بە بەشداری مامۆستایان و پسپۆڕانی خۆشەویست دکتۆر پرۆفسۆر یاردەر دکتۆر نەزاکەت حەمەساعید ڕۆژی ئەدەبی کوردی لە دیجیتال میدیادا، پرۆفسۆری یاردەدەر کاک دکتۆر بەعاف حەسن قەرداخی پێگەی ئەدەب لە سەرەتاکانی ڕۆژنامەوەری کوردیدا، کاک دکتۆر شوان ئادەم ئەیڤەز سەرۆکی ڕێکخراوی چاودێری میدیای کوردیە بە تەوەری ئەدەبی کوردی و شوێنەوەرەکانی لە نێو زمانی ڕاگەیاندندا. ئەم باسە گفتوگۆکەین و دواتریش دەرگا وەڵاکەین بۆی کە بەڕێستان وەکو ڕۆژانی پێشوو کە لێرە گفتوگۆ و دیالۆگ و مشتوڕێکی زانستی و ئەدەبیە بوو، هەوڵ دەدەین ڕاوسەرنج و پێشنیازەکانی ئێوەش بابەتەکە دەوڵەمەندتر بکەین. داوا لە بەڕێزان دکتۆر کاک بەعاف حەسن قەرداخی و دکتۆر نەزاکەت و کاک شوان ئەکەین فەرمون بۆ سەر ستەیج. بە درێژایی هەفتەی دیالۆگی ئەدەبی کوردی خەڵاتی ئەو نووسەر و ئەدیب و ڕۆشنگیر و ڕۆژنامەنووسانەمان کرد کە ڕۆڵیان هەبووە لە ژیاندنەوەی فەرهەنگ و کولتوری کوردی وە گەشەپێدانیا. خەڵاتی هەفتەی دیالۆگی نیشتیمانیمان پێشکەشی مامۆستا حەمەد کەریم عارف کرد و ئەو کاتیش خەڵاتی چەند نووسەر و ڕۆژنامەنووس و ئەدیبێکمان کرد کە لە ماوەی ساڵ و نیوێکی تەمەنی کوردستان دیالۆگە بە بۆچوونەکانیان با پرۆژەکانیان و بە خەون و خەیاڵەکانیان و بۆ ڕخنانەی کە لە کوردستان دیالۆگیان کردووە کۆمەشی ڕێکخراوەکانیان کردین. ئەم ڕۆژ لە ڕۆژی پێگەی ئەدەبی کوردی لەناو ڕۆژنامەوەری کوردیە کە دیاریکردنی ئەو ڕۆژە لەسەر پێشنیاز و بۆچوو و ئەفکاری زۆر بەڕێز پرۆفسۆر یاردەر مامۆستا بەعاف حەسن قەرداخی بوو. بەسپاسەوە کە ڕۆژێکی بۆ چاڵێکەکەمان زیاد کرد. خەڵاتی یەکێک لەو ڕۆژنامەنووسانەکەین کە لە ناو دنیای میدیا بۆ ساڵانێکی درێژ هەڵبیاوە لە ڕێگەی بەرنامەی ئەزموونی قەڵەمێک لە کەناڵی زاگرۆز و کوردستان تیڤی خزمەتێکی باشی پێگەی ئەدەبی کردەوە و ژمارەیەک لە نووسەران و ئەدیبان و ڕۆشنبیرانی دواندووە لەبارەی کتێبەکانیانەوە. ئەویش زۆر بەڕێز و خۆشەویست کە ئامانج عەبدوڵاسوور پێشکەشکاری بەرنامەی ئەزموونی قەڵەمێک لە هەردوو کەناڵی زاگرۆز و کوردستان تیڤی. داوان لە کاک دکتۆر ئەکرەم بایزەخەم مامۆستا لە زانکۆی سلێمانی بفەرمێ بۆ بەشکردنی خەڵاتەکە و کاک ئامانج عەبدوڵاسووریش بفەرمێ بۆ وەرگرتنی خەڵات. وەرە پێشەوە کاک بێنە وەرە پێشەوە کاکەمان زۆر لە پێشەوە حەزر نەوێت ئوستاز وەرە پێشەوە بۆی بتوانێت وەرە پێشەوە بەڵامەکە جارێک مامۆستا با کامێرە بێت وەرام دێ حەزر نەوێت سێرەکەن حەزر نەوێت بەڕێزان بەخێراتنی مامۆستایانی خۆشەویست دەکەم هەڵبەت شانازیشەکەم بۆی کە ئەم بەڕێزانە کاملکە لەبێ ڕاگەیاندن بووم لە پەیمانگای تەکنیکی سلێمانی و زانکۆی سلێمانی مامۆستان بووم و لە خزمەتیان ئەمڕۆ خۆشحاڵم. مامۆستا پرۆفیسۆر یاریدەر دکتۆر نەزاکەت حەمەساعید ڕۆژی ئەدەب لە ئەدەبی کوردی لە دیجیتال میدیادا گفتوگۆکە بۆ ماوەی 10 بۆ 12 خولەک. بەڕێزیان بفەرموو. بەناوی خۆی گەورە ئێوارەتان باش، خۆشحاڵم لەم ڕۆدا لەگەڵ ئەم بەڕێزانە
گفتوگوی بابەتێکەکەین و سپاس بۆ ڕێکخراوی دیالۆگ کوردستان دیالۆگ کە بەردەوام ئەم چالاکیانە ساز دەکات و ئێمەش بەسەر ئەکاتەوە ئێمەش بەردەوامی لە خزمەتکردنمان دەبێت شتێک کە خزمەتێک بە بواری ڕۆشنبیری کوردی بکات. لە ڕاستیە ئەم بابەتە ڕەنگە بۆ من بابەتێکی زۆر ئاگەتە نەبم لەگەڵیان لە ڕوە ئەدەبیەکەیەوە چونکە من ئەدیب نیم و زۆری شارەزای ئەدەبی کوردی نیم بەو شێوازە بۆیە زیاتر کە کاتێکیش لەگەڵ کاکسەر دەست باسمان کرد من زیاتر بەلایەنە دیجیتاڵی بەلایەنە میدیایەکە ئالیبم چونکە وەکە دەڵێم قسەکردن لەسەر ئەدەب کە خۆشت لە بواری ئەدیب ئەدەبان شارەزانە بیت بەو شێوازەوە ئەدیبیش نەبیت ڕەنگە ئاسان نەبێت بەڵام ئێمە ئەوەی مەبەستمانە بزانین ئەم دیجیتال میدیا و میدیای نوێ چی هێناوە بەسەر بواری ئەدەب و بواری شێعر و وەک چۆن کاریگەریەکی کاریگەری کردوێتە سەر هەموو سێکتەرەکانی ژیان لە ڕاستیان ڕەنگە ئەو مامۆستانی هاوپیشەوە بەڕێزم ئاماژە بەوە بکەن کە بەڕاستی میدیا چەندێک ڕۆڵی هەیە لەوەی کە ئەدەب بە زیندوێتی بێڵێتەوە و ئەدەب بەشێکە لە کولتوری میلەتێک و ئەرکی میدیایە بەڕاستی کە بە زیندوو بهێڵێتەوە و میدیا ئەبێ برێوی پێ بدات و میدیا ئەوێ بیناسیێنێت و میدیا ئەبێت بەڕاستی گەشەی پێ بدات چونکە ئەدەب ئەو شتە بە بەهایانەیە کە کۆمەڵگە بەردەوام لە پێشینەوە تا دێتە ئێستا وەکو خەباتێک بەجێ ئەمێنێ بۆ میلەتێک ئیتر میوزیکە هونەرە هەر بابەت عەفو شێعرە تێکستە ڕۆمانە هەر بابەتێک ئەو بابەتانەیە چنە چارچەوەی ئەدەبەوە ئەمانە پێویستیان بە پاراستن هەیە و پێویستیان بە برەوپێدان هەیە چونکە بەشێکن لە ناسنامەی میلەت و بەشێکن لە کولتوری میلەتێک میدیاکانی وڵاتان بەشێکی تایبەتیان هەمیشە تەرخان کردووە بۆ پاراستنی ئەم دەستکەوتی میلەتەوە بۆ پاراستنی ئەم بەهایی کە کۆمەڵگەیەتی و ئەم دەستکەوتیان هەرگیز نایەڵن ئەدەبیان میوزیکیان بمرێت بەڵکو بە گەشەی پێدەنەوە بە زیندوێتی ئەیگەڵنەوە ئێمە لە ڕاستیە گرفتەکەمانەوەیە کە کاتێک کە میدیای نوێ هات میدیای کۆن ئەوەی کە ئەمڕۆ بە میدیای تەقلیدی ڕادیۆ و تەلەڤیزیۆن و ڕۆژنامە ناو ئەبرێت زۆر بواری فەرامۆش کردبوو و گرنگی بە زۆر بوار نەدابوو ئێمە ئێستا لەکوێی میدیای کوردیا گرنگی بە میوزیکی کوردی ئەدرێت کوا هونەری ڕەسەنی کوردی کوا گرنگی بەو بابەتانە ئەدرێت کە ناسنامەی مۆرکی کوردەواری خۆتی پێوەیە کامە گۆرانیەک بەرهەمێنێت ئەگەر ستایلەکەشی لەسەر کوردی بێت چێ ئاوازێکی بیانی ئیتری هەرنەتەوەیەکی تر بێدێنەتی تەقلیدیەکاتەوە نازانێمە چەند کارە ساتە بۆ مردنی میوزیکەکەی خۆی لە ڕووی ئەدەبەوە لە ڕووی هەر بابەتێکی ترەوە میدیا بەو شێوازە گرنگی نەدابوو بەم بوارانە میدیا کۆنەکانمان کاتێک کە میدیا نوێژ دێت ئێمە ئەزانین هەموو ئەدەبێک هەموو دەقێکی ئەدەبی لە دایکبووی ئەو دۆخ و بارودۆر و سەردەمەیەتی کە هەیە سەردەمی دیجیتال میدیاش زۆر شتی گۆڕی چونکە دیجیتال میدیا و میدیای نوێ خواستی وەرگری گۆڕی سروشتی خوێندنەوەی گۆڕی سروشتی بیرکردنەوەی گۆڕی ستایلی خوێندنەوەی گۆڕی زۆر لەو بابەتانەی کە لە ئێمە لەسەری ڕاهاتبووین لە سەردەمی دیجیتال میدیا گۆڕا ئێمە کاتێکە کتێبمانە خوێندەوە لاپەڕەمان هەڵەدایەوە بۆنی کتێب تاموچێژێکی خۆی پێداین بەڵام کاتێکە شاشەیەک دێتە بەردەستت کە لەسەر بۆ خوا نازانی لاپەڕی ئەو دیوی چۆنە لاپەڕەکانت لە بەردەستانیە سروشتی خوێندنەوەی گۆڕیوە و سروشت و خواستی پێداویستی کۆمەڵگەشی گۆڕی و وای کردووە وەرگرەکان ئەو وەرگرەی جاران نەبێ دانیشە تێکستێکی گەورە بخوێنێتەوە دەقێکی گەورە بخوێنێتەوە لەگەڵ گۆڕینی ئەم سروشتە دیجیتال میدیا خۆی هەر بۆ خۆی فۆرمی زۆر شتی گۆڕی و ناوی زۆر شتی گۆڕی بۆ نمونە مۆبایل میدیا نەبوو تا سەردەمی مۆبایل هات میدیای ئینتەرنێتی نەبوو تا سەردەمی میدیا هات بۆ بوارە ئەدەبیەکانیش هەروایە دکتۆر پرۆفیسۆر دکتۆر فواد ڕەشید باسی چەند پێکەکات کە لە دیجیتال میدیا لە بواری ئەدەبا سەری هەڵداوە کە زۆرینیان لە لای ئێمە ئەڵێنین بەو شێوازە باسی شعری مۆبایلی ئەکات باسی ڕۆمانی مۆبایل ئەکات باسی فەیسبووکە شێعر ئەکات کە هەر یەکە لەمانە صفات و تایبەتمەندێکی خۆی هەیە کاڵێ فەیسبووکە شێعر ئەوەیەکە بابەتێکە بۆ کاتێک شعرێکی پوخت و کووردا ئاوازێت کە ڕەنگە پێشتر بەو شێوازە نەبووێت
باسی نانۆ شعرەکات کە ئەمە شعرێکی پوخت و شعرێکی کە چڕە بە تەواوەتی زمان چڕ بووەتەوە تیا لە چەند دەقێکی بچووکە ئابێت کاڵێ من لە نەتەوەکانی ترا سەری هەڵداوە بەڵام لە لای ئێمە نییە بۆیە لەناو دیجیتال میدیا سروشتی و فۆرمی ئەو شێوازە بابەتە ئەدەبیانەی کە پێشتر هەبوو ڕۆمانێکی دوور و درێژ ئێستا نییە ئێستا ڕۆمانە مۆبایل ینی ئەوەی کە لەناو مۆبایلدا خەڵکێک شتێکی کورت و پوختە نووسێت کە سەیریەکەی ویستویەتی دەق و شێواز و فۆرمێکی ڕۆمانی بداتێ بەڵام ئەو ڕۆمانە دوور و درێژە نیە شعرێک دێنێ شعرێکی پوخت و وەک چەند ئەمڕۆ ئەڵێ سەردەمی سۆشیال میدیا وای کردووە شتی پوخت و چڕ زیاتر بخوێنرێتەوە بۆی شعر پوختە شعرێک کە زۆر چڕە و مانایەک ئەدار لە چەندی ڕێکە ئەوە بۆتە فۆرم لەناو سۆشیال میدیا بۆیە ئەم فۆرمانە هات یعنی لەناو سۆشیال میدیا لە نەتەوەکانی ترا واتە ئەدەبیان هێناوەتە ناو سۆشیال میدیا و گەشەیان بە ئەدەب داوە فۆرمی نوێ و نۆرمی نوێ و سروشتی نوێ و بابەتە شیعری و ئەدەبیەکان هاتوێتە ناو تەکنەلۆجیاوە بەڵام ئایا ئێمە کە باسەکە ئەوەیە ئێمە وەکو کورد لەناو سۆشیال میدیا ئەدەبی کوردی ڕەنگی داوەتەوە من هەست ناکەم شتێکی وامان ئێمە ئەنجام نابێت ڕاستە هەندێک شتە بینین بۆ منە خەڵکێکە بینین دوو دێر سێ دێر کۆپ لە شعرێک داعبەزێنێت ئەمە ئەتوانین وای سروشتێکە لەو جۆرە شعرەی کە ئەمڕۆ لەناو مۆبایل سۆشیال میدیا ئەوانە هەیە بەڵام بەو شێوازە لەبەر ئەوەی بەڕاستی وەکوتم ئێمە پێشتر میدیا تەقلیدیەکانیشمان گرنگیان نەدابوو ئەدەب و هونەری کوردی ڕەنگدانەوەیەکی نەبوو لەناو میدیا ئەوەندەی میدیا بەلای بابەتە بیانیەکان ڕۆشتووە کەمتر گرنگی و بایەخی بەوە داوە بۆیە زۆر شتمان ون کردووە لەناو ئەدەبی ڕەسەنی کوردیە لەناو هونەری ڕەسەنی کوردیە سەردەمی سۆشیال میدیاش ئێمە بەڕاستی بەداخەوە بەشپرزی چوونەتە ناو دیجیتال میدیا و سۆشیال میدیا نەڕێخستنێکمان بۆ کردووە هەروەکو چۆن لە پێشترەوە بەرپرسیارەتی بۆ میدیای تر دانراوە ئەرکی بۆ دانراوە ئەگینا بە وڵاتان بە ئەرک بە وەزیفە بۆی داعەنێن کە میدیا ئەنە خزمەت بە هونەر و بە ئەدەبی ئەو کۆمەڵگەیە ئەو نەتەوەیە بە زمانی ئەو نەتەوەیە بە ناسنامەی ئەو نەتەوەیە بکە ئەمەمان نەکردووە میدیاکانی پێشووتر لا ئێمە سۆشیال میدیا بەداخەوە دیجیتال میدیا بڵێن هەمووی بە ئام بڵێن ئەوەندەی بۆ کات بەسەربردن و بۆ کۆمەڵی بابەتی تر بەکارێنین وا حەز ناکەین وەزیفەیەکی هەبێت کە بتوانین ئێمەش بۆ پاراستنی بوارەکان بابەتەکانمان چ ئایا ئەدەب بێت هونەر بێت یا هەر بابەتێکی تر بێت بەکاری بهێنین یا بتوانین وەکو ئەو نەتەوانەی تر ئەو فۆرمە نوێیانەی کە هاتووە لە ڕۆمان لە شیعر لە هایپەرتێکست کە باسی ئەکات ئەو دکتۆرە کە بریتێ لەوەی کە تێکس لەگەڵ بابەتی ماڵتی تێکەڵ بۆ لەگەڵ ڤۆیس و لەگەڵ وێنا ئێمە بتوانین سوود لەو ماڵتیەوە بگرین بەڕاستی بۆ زیندووکردنەوەی بابەتە ئەدەبیەکانمان نەمانتوانیوە سوود لەو بابەتە بگرین وەکو چۆن ئەڵێن لەبەر ئەوەی ئێمە هیچ وەزیفەیەکمان بەداخەوە سۆشیال میدیا بۆ هیچ وەزیفەیەک بەکار نایێنین ئەوەندەی بۆ ململانیەکان و ئەوەندەی بۆ بابەتە کەسیەکان و ئەوەندەی بۆ شتە شەخسیەکان بەکارمانێناوە نەمانتوانیوە وا بکەین کە ڕەنگدانەوەی ئەدەب هەبێت چونکە ئەوە گرنگە لەبەر ئەوەی ئێستا خوێنەرەکان لەکوێن لای سۆشیال میدیا کاتەکانیان زۆرترین کاتەکانیان لەکوێ بەسەرەبەن لەوێ بەسەریەبەن گەنجەکان زۆرتر کاتەکانیان لەوێ بەسەرەبەن کەواتە ئەبێ هونەر و ئەدەبی کوردی بیر لەوە بکاتەوە بەڕاستی کە بچێتە ناو دیجیتال میدیا و کتێبی دەنگی هەبێت وێنەیی هەبێت کە من ئەمڕۆ سێر چێکم کرد بەداخەوە وتمزانم چەندێک نمونەمان هەیە ئێمە لە ناو دیجیتال میدیا هونەر و ئەدەبی کوردی چەنە زۆر لاوازین یعنی ئەو بابەتانەمان هەر گەشە پێ نەداوە هەر گرنگیمان پێ نەداوە ئەی چۆنێک تۆ کە ئەڵێ گەنجێک تااقەتی خوێندنەوەی نەماوە ئەی تۆ نەتوانی لە ناو دیجیتال میدیا شتێکی وای بۆ بەرهەم بێنی کە جێگای خوێندنەوەی بۆ بگرێتەوە کە ئەو بۆ شایی بۆ بکاتەوە ئەو پشتی لە خوێندنەوە کردووە کە پشتی لە خوێندنەوە کردووە ناتوانێت ئەدەب و هونەری کۆمەڵگەکەی بناسێت و لە ناو دیجیتال میدیا شایەتۆش لە دیجیتال میدیا هیچ شتێکی وات بۆ نەکردبێت ئەمە کارە ساتە بێ ئەمە بەردەوام ئەبێتە درێژە پێدەری ئەو ڕێچکە بووە کە ئێمە لە ناو میدیای کوردیا ئەدەب و هونەری کوردیمان لاوازە و گرنگیمان پێ نەدا و بایەخمان پێ نەدا میوزیکی دەرەوە هونەری دەرەوە ئەدەبی دەرەوە هەموو شتەکانی تر هاتووە جێگرەوەی بابەت و ئەدەبی کوردیەکان بۆ لەبەرەوەی ئێمە نە بە میدیا پارێزگاریمان لێکرد نە بە سیستمی پەروەردە
بەداخەوە پارێزگاریمان کردووە لە ناو دیجیتال میدیاشە ئێمە نەمانتوانیوە کارێکی وا بکەین بەڕاستی کە ئەو فەراغە پڕکەینەوە یا ئەو خوێنەرانەی کە ڕوویان لەوێ کردو و کاتەکانیان لەوێ خەرجەکەن بتوانن ئەو وەسائلانە کە ئەمڕۆ ئامرازی باشەیە ئامرازی دەنگی هەیە تەنانەت کتێب بەدەنگ هەیە بە وێنە ئەتوانیت شتەکانی پیشان بدەیت ئەن ئێمە تەنانەت دراما وەکو چەنەڵێک بەرهەمێکی خۆماڵی میدیاییشمان نییە کە بەڕاستی بمان ناسێنێ بە هونەری خۆمان نەتەوەکەی خۆمان بۆیە ئەوەی من سێرچم بۆ کردەوە ئەوەی من بۆی گەڕام بەڕاستی لە ناو دیجیتال میدیا ڕەنگدانەوەی ئەدەب و هونەری کوردی زۆر زۆر لاوازە نەتوانیوانە ئەوەی هەمانە بیخێنە ناو دیجیتال میدیا و فۆرمێکی بۆ بکەین کە خوێنەرەکان گەنجەکان ئەوانەی لە بەردەم سۆشیال میدیا سوودی لێ ببینن نەتوانیوانە بەوەی کە دکتۆر فواد ڕەشید باسی نەتەوەکانی ترەکا کە توانیویانە بەشەکانی ئەدەب لە ناو دیجیتال میدیا جێبکەنەوە و نۆرم و سروشتی تایبەتی بۆ دانن بەڵام ئێمە نەماتوانێت سوود لەوە ژوەر بگرین و سپاسدانەکەم. دەستخۆش دکتۆرە زۆر سپاس بۆ جەنابەت مامۆستایان سەر پشت بن دکتۆر دێمە لای جەنابەت بۆی کە دواتر مۆتەشان تەفسیرەکە کورسێکە دکتۆر ڕێواسەوریشە گۆڕی کورسێکە هێنی سەر کورسێکە کاک دکتۆر بەهار دەبەتێکمان پێشکەشەکە بە ناوی پێگەی ئەدەب لە سەرەتاکانی ڕۆژنامەوانی کوردیە دکتۆر ئەوانەتان باش خۆشحاڵم ئەم ڕوخسانانە دەبینم پێم وابوو ئەمڕۆ کە باسی ئەدەبیش و ڕۆژنامەوانی میدیاشە ئەم ناوە جمەی دێت چونکە بەس لە سەردیکا ڕۆژنامە نووسان 6,000 ڕۆژنامە نووس ناوی نووسراوە لە کوێن ئەو 6,000 ڕۆژنامە نووس بە هەموو کورد شاعرە لە کوێنەوە بۆ شاعرە من تێناگەناوە حاڵگارە ئێمە تووشی ڕزگارمان بوو لە پەتای کۆرۆنا بەڵام ڕزگارمان نەبوو لە پەتای ئەوەی کە خۆمان بە هەمووشت بزانین وابزانین پێویستمان بە هیچ شتێک نەماوەتر هەموومان هەتا ئەمری قوتابی خوێنکارین هەرێ بە فێر بووین جە لە هەر پلۆپایەکانی من لە دوای ئەم بابەتەم هەڵبژار بۆ خۆم ئەوەندەی نەماوەی ئەم 15-20 ڕۆژی پێشوە فێر بووم لەم بابەتە بە هیچ جۆری پێشبینی ئەوم ناکرد من ئەوەندە نەزان بم لەم بابەتە لە دوای سەدەی هەژدەوە کە ڕۆژنامەنووسی ڕۆژنامەی چاپکراو بوو بە شتێک بە گاردەیەکی عالەمی پەیوەندیەکی پڕ لە ئیشکالێت لە بینی ڕۆژنامە و ئەدەبا دروست بوو دوو سروشتی جیان دوو ژانری زۆر جیاوازن سروشتیان جایە بەڵام لە هەمان کاتە زۆر پێویستیشان بە یەکتریان ئەدەب تعبیرکردنە گزارشکردنە لە ڕوح و لە نەفسیەت و لە ئەخلاقی بەشەر لە قەزیە جەوهەریە ڕوحیەکانی بەشەر لەوەتی ئینسان هەیە تا دەمێنێ لە کاتێکە میدیا ڕۆژنامەنووسی تعبیر لە پێویستیە هەلوکەی و دەقیقەی و نەهاکانی ئەو دەقیقەی و ڕۆژ بە ڕۆژی مرۆڤەکان واتە سەحافە قوڵبوونەوەیان نییە سەحافە چالاکیەکی بەردەوانی خێرای ڕۆژانەیە وەکو نانخواردنی ڕۆژانەوەیە بەڵام ئەدەب جەوهەری ئینسان دروستەکات ئەم دوو دیاردێ ئەم دوو بوارە جیاوازە لە ڕووی ناوەڕۆک و لە ڕووی جەوهەرەوە پێویستیشان بە یەکتریە چۆن بیان گونجێنی پێکەوە ڕۆژنامەوانی لە سەرەتاوە سیما سەرەتیەکەی بەوە ئەناسرایەوە کە شوێنی وتارنووسینە وتاریش کۆنترین جۆرەکانی وتار پەخشانە پەخشانی ئەدەبیە مفەکرەکانی دوای ڕێنسانس لە ئەوروپا ڕۆماننووسەکان شاعرەکان هەمویان سوودیان لە ڕۆژنامە وەرگرت بۆ ئەوەی
بە ئاسانترین ڕێگا و خێراترین ڕێگا بەرهەمەکانیان بگەن بە زۆرترین خەڵک و بە ڕوبەرێکی زۆر فراوان. کەسێکی وەکو مەکسیم گۆرکی، بەرزاک، ئەمانە بەرەوەی ڕۆمانەکانیان لە کتێبە چاپ بکەن بە زنجیرە لە ناو ڕۆژنامەکانی وڵات خۆیانە بڵاوێنە کردەوە. هەموو هەفتەیەک خەڵک چاوەڕێی دەکرد زنجیرەیەکی تازەی ڕۆمانەکەی بڵاو بێتەوە، هەتا دوستۆیڤسکی لە ڕۆژنامەیە بڵاو کردەوە. شاعیرەکان هەمان شت، کەم هەبوون خەڵک کتێب چاپ بکەن و بە کتێب بەرهەمەکانیان کۆ بکەنەوە ئینجا پێ کۆبڵاوی بکەنەوە. لە لای خۆشمان ئەو دیاردێت تاوەکو هەشتاکان و نەوەتەکانیش بەردەوام بوو، ئێستا تۆزێک کرد بۆتەوە. لە هەمان کاتا ڕۆژنامەکان هەستیان کرد کە بەوە ناچن بەڕێوە تەنیا خەریکی هەواڵی ڕۆژانە بن، دەبێت بەشێکی بۆ ئەو توێژە خوێنەوار و زەوق سەلیمە بێت کە ئەوێ بە دوای جەوهەری ڕوح و ئەخلاقیات و سمووی ئەخلاقا ئەگەڕێت. لەبەرەوە بەشێک لە ڕۆژنامەکانیان تەقان کرد بۆ ئەدەب. ئەدیبەکانیش پێویستیان بەوان دەبوو، یعنی علاقەیەکی تەواوکەر لە بینی ئەدەب و ڕۆژنامە، ئەدیب و ڕۆژنامەکانە دروست بوو. هەر وەکو هەموو میلەتانی دەوروودراوسێمان کە مەطبعە هاتە ئەم وڵاتانە لە دوای ئەوەی کە یەکەم جار ناپلیۆن هێنای بۆ مصر و پاشان دەوڵەتی عوسمانی هێنای و لە لوبنان و وردە وردە و گەیشتە عێراق و گەیشتە کوردستانیش. بەرلەوە لە ساڵی 1998 لە 21 چواری ئەو هەڵەیە ئەموو جاری ڕاستێکینەوە 22 چوار نییە 21 چوارە 21 چواری 1998 یەکەم ڕۆژنامەی کوردی بە ناوی کوردستان کوڕانی میری بەدرخانەکان لە قاهرە دەریان کرد بە ناوی کوردستانەوە کە لاپەڕەکانی ئەم ڕۆژنامەی هەڵدەدەیتەوە سیرەکەی بەشی هەرە زۆری وتارە وتار پەخشانە وتارە جۆرێک لە ڕوحێتی شیعری تایە و جگەلەوە هەر لە ژماری دوایەتی دووهەم ژمارەتی عەبدوڕەحمان بەدرخان دەڵێ نامەیەک مەطبوعاتەوە لە ئاغا و گەورەکانی کوردەوە کە داوا دەکەن ئەدەب و شعری دێرینی کوردیان پێ بناسێن. لەبەرەوەی من بڕیارماندا مەموزین شاکارە داستانەکەی ئەحمەدی خانی بە زنجیرە بڵاوکەنەوە. بە زنجیرە ئەم شاکارە بۆ یەکەمین جار بەرچاوی خوێنەری کورد دەکەوێت لە ڕۆژنامەی کوردستانە 1992 بێجگەلەوە هەر لە کوردستاندا باەخ بە شعری شاعرەکان تریش دراوە وەکو حەج قاردیکۆیی، نالی، جزیری کە دێینە سەر قۆناغێکی تر یا با بڵین پلەیەکی تر لەو قۆناغا ڕۆژنامەیەک هەیە لە بەغدا دەرەچێت ساڵی 1918 بۆ ساڵی 1920 بە ناوشانی بە تایتڵی تێگەیشتنی ڕاستی کە ئەمە مێجەرسۆنی ئینگلیز لەگەڵ شوکری فەزلی نووسەری کووردا پێکەوە دەریان کردووە. ئەم ڕۆژنامەیە بایەخێکی ئەجگار زۆری داوە بە ئەدەبیات و بە مێژووی ئەدەبیاتی کوردی و بە ئەدیبەکانی کورد بە شاعیرەکانی کورد خزمەتێکی زۆر زۆریان کردووە. دوایی دێمە سەر ئەوەی کە لە پلەی یەکەمە لە ڕۆژنامەی کوردستان چی کراوە و لە تێگەشتنی ڕاستیە چی کراوە. پاش تێگەشتنی ڕاستی ڕۆژنامەی پێشکەوتنمان هەیە. من تەرکیزم کرد سەر ئەم سەرەتایی ڕۆژنامەوانی کوردی لەم دەوروبەرەی خۆمان یعنی لە باشوور ئەوەی کە لە دوای کوردستانی قاهرەوە بۆ کوردستانی باشوور و بۆ کرمانجی ناوەند کرمانجی ناوەند کە زمانی خۆمان بڵێ. لە سلێمانیە لە ساڵی 1920 ڕۆژنامەیەک دەستچۆ بە ناوی پێشکەوتن لەم شاری سلێمانیە بە چاپخانەی شارەوانی بە سەرپەرشتی مێجەرسۆن ڕائید بووە پڵەی ڕائید. ئەم پیاوە مێجەرسۆن لەلایەک مێجەر لەلایەک مێجەر گۆڵسمین لەلایەک سێ ڕائید ئەم وڵاتی کە گەورە و گرانەی ئێستا ناوی عێراقە بەم سێ ڕائیدە بردوێنە بەڕێوە.
ئێستا هەر مەفرەزەیەکی مرور بگری 5 ڕائیدی تایە. 3 ڕائید یەکێکیان کە بەر کوردستان کەوتووە پاشترە بن بە دوان هەموو کاروبار و ژیانی ئەم وڵاتان بردو بەڕێوە. یەکێکیان مێرجەسۆنێک کە زۆر شارەزای زمانی کوردی بووە، زۆر شارەزای مێژووی کورد بووە، زۆر شارەزای عەشرەت و هۆزە کوردیەکان بووە، چونکە پێشتر چەند ساڵێک بە ماسکەوە یعنی بە کەسایەتێکی ترەوە وەکو بازرگانێک گەڕاوە بە کوردستانە هەموو کوردستان شارەزایە. تەنانەت گەشتە کوردی زانەکەی گەشتە ئەوەی کە گەورە نووسەرێکی وەکو ئەمیزەتی بەگەڵێ ئەم پیاوە لە هەموو کوردیزانێک کوردیزانکرێت کە نووسیبەکانیشی دەبینی بەڕاستی بۆ دەرەکەوێت. ئەم پیاوە یعنی کوردیەکی زانیوە جگار کەم لەو شەعرەویانی تایە کە هەموو منەوەران و هەموو موسیقەکانی کوردی ئەو سەردەمە بەکارهێناوە. یعنی بەراوردی نووسینێکی مێرجەسۆن کە بە کوردی ساڵی 1920 بە نووسینی زێوەر شاعرێکی کورد بە نووسینی شێخ نووری شێخ ساڵح ئەڵێ ئەمیان عەرەبیە عەرەبە و فێری کوردی بوو ئەمیان ئەڵێ کوردە. ئەمەن دەفەرقی هەیە ژمارەکە. ئەم پیاوە و ئەم ڕۆژنامەیە زۆر گرنگیاندا بە ئەدەبیاتی کوردی تەنانەت گەشتە ئەوەی کە مێرجەسۆن لە ڕۆژنامەکەی خۆیان بانگەوازێکی دەرکراوێ هەر کەسێک بە کوردی عەریزە نەنووسێت بۆ حکومەت لێ قبوڵ ناکرێت. ئەوە نەما بە تورکی بینووسیت بە عەرەبی بینووسیت. لە 1920 خەڵکی هەنداوە بە کوردی ئەرزوحاڵ عەریزە بنووسێت بۆ حکومەتیش. اینجا لە ڕۆژنامەکە بایەخێکی ئێجگار زۆری داوە بە زیندووکردنەوەی هەموو ئەدەبیاتی کۆن و هاندانی جیلی نوێی نووسەری کورد بۆ ئەوەی بابەت بنووسن و بابەت بڵاوکەنەوە. تەنانەت پێشبڕکێیەکی ئەلان کردووە لە ناو پێشکەوتنە بۆ چیرۆک و پەخشان و شێعر لە پاش ئەوەی خەڵکێکی زۆر گەنجێکی زۆر لە سلێمانی بابەتە نووسن بۆ ڕۆژنامەیە. شێخ نووری شێخ ساڵح بە شعر، جەمیل سائب بە شعر ببوون بە چیرۆک، کەسێکی تر بە پەخشان. ئەمانەیە کە هەموو هەمووسی هەبوو و خەڵات کراوە. لە پاش پێشکەوتن ڕۆژنامەی پێشکەوتن سەردەمی حکومڕانی شێخ مەحموود دێت. لەو ساڵ و نیو بۆ 2 ساڵەی کە حکومڕانی شێخ مەحموودە بە قچەر بە سێ وەجبە 3000 حکومەتی تشکیل کردوێتەوە و کەوتوتە بەر لێشاوی هێرشی جەیشی عێراقی مەزن و جەیشی بەریتانی و حکومەت ڕووخاو هاتوونەتەوە دیسان و ئەم هاتوچوونە. لە ماوەی ئەم 3 جار حکومەت تشکیلکردە شێخ مەحموودی حەفید و خەڵکی بەردەستی کە ناسراوترینیان مامۆستا ڕەفیق حلمی و ئەحمەد خواجا و ئەم پیاوە گەورەیە بۆ کە ئەمڕۆ دیدارەکەمان بە ناوێتی مستەفا پاشایی ئەمڵکی ئەمانە 4 ڕۆژنامەیان دەرکردووە لەو سەردەما. 1 بانگی کوردستان، 2 ڕۆژی کوردستان، 3 بانگی حەق، 4 ئومێدی ئیستیقلال. تێبینی ناونیشانی ڕۆژنامەکان کە بۆ خۆی جۆرێک لە ئەدەبیاتی تایە، یعنی جۆرێک لە ڕەمزیەتی تایە. بانگی کوردستان کە بانگی کوردستان درا پاش ئەو ڕۆژی کوردستان دەست پێ دەکات، ڕۆژ بۆوە. دوای ڕۆژی کوردستان بانگی حەقا، کورد بانگی حەقی خۆی دەدا. اینجا لەبرا ئەوە ئومێدی ئیستیقلال، ئەو ئەمەلی سەربەخۆبوونە. ئەمانە هەر هەمووی کە من ئەلێرا ئەوەستم کە یعنی قۆناغەکانی دوای ئەوان باس ناکەم، بەڵام ئەم 2 قۆناغە سەرەکیە پۆلێنێکی بچکۆلەی بۆکەم بۆ ئەم 15 دەقیقەیە کە بەدەستماوە. مامەڵەکردنی ڕۆژنامە لەگەڵ ئەدەبیاتی کوردیە لە سەرەتاکانی ڕۆژنامە کوردی کوردیە دەکرێت بکرێت بە 2 قۆناغی سەرەکی. یەکەم قۆناغی ئامادەنەبوونی ئەدیبەکانە و زیندووکردنەوەی ئەدەبیاتی کوردیە، واتە هەرچی ڕۆژنامەی کوردستان و ڕۆژنامەی تێگەشتی ڕاستیە 1 شعر 1 پارچە پەخشان قەسیدەیەکی تا نابینی کە خاوەنەکەی زیندوو بێت.
هەمویان ئەوانن ئەو شاعرە کلاسیکانن کە وفاتیان کردووە و لە سەدەی 19 بردوون. نزیکترینیان بۆ تەمەنی تێگەشتنی ڕاستی کە ساڵی 1980 بۆ 20 دەرچووە حەزرەتی مەحویە کە باسی دەکات شکری فەزلی دەڵێت ئەمە قەسیدەیەکی حەزرەتی مەحویە کە تا چەند ساڵێک لەمەوە بەر لە ژیانە بوو کە من پێم وایە ئەگەر هەڵان نشوم وەزانم حەزرەتی مەحوی ساڵی 1970 یا 8 وەفاتی کردووە لە سلێمانی. بەڵاتای ئەوەی کە قۆناغی یەکەم یەک ئەدیب یەک شاعر لەوانی کە بەشدار بوون لە بە بەرهەمەکانیان بەشدار بوون لە ڕۆژنامەگەری کوردیا لە ژیانە نەماون کەسیان کەواتە ئەرکی ڕۆژنامە لەو قۆناغی یەکەمە زیندووکردنەوەی ڕابردووە بەڵام بە دوو مەبەست. یەکەمیان لە سەردەمی کوردستانە بە دڵخانیەکان وستوانە ئیسپاتی کرد بە دەوڵەتی عوسمانی کە ئێمە هەی ئێمە میلەتین مێژومان هەیە ئەدەبمان هەیە و ئیسپاتی کرد بۆ جۆرێک لە خۆشان لەناو ئاغا و بەگ و دەرەبەگ و خوێنەوار و خەڵکی کوردستان دروستکەن بۆ ئەوی بڵێن ئێوە ڕابردووتان هەیە ملکەچی قبول مەکرد بۆ دەوڵەتی عوسمانی. لە پلەی دووەمە کە لەو قۆناغە لە تێگەشتنی ڕاستی کە ئینگلیز دەری کردو لە بەغدا و بەسەرپەرشتی ئینگلیز کراوە هەموو ئەو زیندووکردنەوەی مێژووی ئەدەبیاتی کوردە بە تایبەتی کە زۆر ئێتیمامیان بە حاجی قادری کۆیاوە وەک شاعیرێکی نەتەوەیی بە مەبەستی خزمەتکردنی پڕۆپاگەندەی ئینگلیز خۆی بووە بۆ ئەوەی زەمینەیەک ساز کرد لەناو کوردستانە کە کورد دەرگا بخاتە سەر پشت بۆ ئینگلیز بەبێ شەڕ بێنە ناو کوردستانەوە. لە قۆناغی دووهەم قۆناغی داخستنی دەرگا ڕابردووە و هەوڵدانە بۆ لە بیرکردنەوەی لە بیرچوونی ڕابردوو بە تایبەتی سەردەمی پێشکەوتن. مێجەرسۆن کە هاتن سلێمانیان داگیر کرد پاش ئەوەی شێخ مەحموودیان نەفی کرد بۆ هیندستان دەیویست بە پلانی ئینگلیز دەیویست هەموو ڕابردوو لە مێشک و زهن و ڕوحیەتی ئینسانی کورد بە تایبەتی سلێمانی بسڕێتەوە بۆ ئەوەی گەنجەکان لەوەی نوێ بەرەو ئاسوەیەکی تازە بڕوانن و چاو لە حیاتی ئینگلیز و ئەوروپا و غەرب بکەن وەکە هەموو ئەو شیعر و چیرۆک و وتار و بابەتانی کە دەیخوێن کە لە پێشکەوتنە هەمووی لە نووسینی ئەو نووسەرانن کە لە ژیانە یعنی یەک نووسەر نابینی لە پێشکەوتنە تەمەنی لە 40 ساڵ زیاتر بێت تەمەنی زۆربەیان لە بینی 20 ساڵ بۆ 40 ساڵ. شێخ دوودی شێخ ساڵح وەختێک لە پێشکەوتناشتی نووسیوە تەمەنی 22-23 ساڵ بوو. ڕەفیق حلمی تەمەنی 30 ساڵ بوو و ئەوانی تریش تەنیا زێوەر نەبێت 40 ساڵ بوو کەسی بە تەمەنیتان نەبوو هەمووی نەوەی نوێ بوو و ئەم نەوەی نوێ خولیایەکی نوێی هەبووە وشتوانە دابڕێن لە سەدەی 19 بە تەواوی بە شیعرەکانیشیانە دیارێکە ئەگەر چی فۆرمەکەی فۆرمی کلاسیکیە بەڵام لە ناوڕۆکە ناوڕۆکێکی نوێ جایە لە پیاڵدانی قژ و چاو و باڵای ئافرەت و ئەمانە ئیتر بەرەو شتی تر دەڕۆن بەرەو زانست و عیلم و عەریفەت و فەلەک و چی و شارستانیەت. لە پلەی دووهەمی قۆناغی دووهەمە کە ڕۆژنامەکانی سەردەمی شێخ مەحموودە سەرنجی شتێک دەدەین سەرنجە دەین هەموو ئەو ئەدیبانی کە تیان نووسی نازشتر بوون لە عمر و لە تەمەن و لە خبرا و هەوڵەدەن ڕابردوو دیسان ئەمانش هەوڵەدەن ڕابردوو بسڕنەوە بەڵام پارێزگاری لە ئێستایان کرد کە حکومڕانیەتی کوردان. هەموو شیعرەکان ئەوانی کە نووسراوە لە ڕۆژنامەکانی بەتایبەتی لە ئومێدی ئیستیقلال و لە ڕۆژی کوردستان هەر هەمووی ڕوحێتی ئەوەی تێدایە من دایان نمونە نووسیوەتەوە ڕوحێتی ئەوەی تێدایە کە هانی کورد دەدەن هانی خەڵکی کوردستان دەدەن دەست بگرن بەم حکوومەتیانەوە نێڕن لە دەستیان بچێت چونکە ئەم حکوومەتی مەلی کوردستانمان لە دەست بچێت و بلکێن ڕێی بە عێراقەوە هەتا 100 ساڵی تر نەبێ بناوێتی وە قسەکەشە ڕاست دەچوو. یەک کتێبینی کە بچکۆلە ئەوەیە کە لە ڕۆژنامەی کوردستانەوە بۆ تێگەشتی ڕاستی بۆ پێشکەوتن بۆ هەر چوار ڕۆژنامەکەی سەردەمی شێخ مەحموود قەڵەمی یەک ئافرەت نابینیت نووسین و بەرهەمی ئەدەبی یەک ئافرەت نابینیت. سپاس دەکەم. دەست خۆشوی کار زۆر دکتۆر جاوەڵا تەلەڤیزیۆن سلێمانی شوتیان باش بوو کە تلەڤیزیۆنێکیان بۆ
هاوڕێیان سپاس بۆ دکتۆر پرۆفسۆر یاکدەر مۆسەبات ڕەداتی کاکشوان ئادەم ئەیڤەز سەرۆکی ڕێکخراوی چاودێری میدیای کوردیە جەنابیان یەکێکن لەو گەنجە خوێندەوار و ناسراوەکانی بواری میدیا بابەتێکی هەیە بەناونیشانی ئەدەبی کوردی و شوێنەوارەکانی لە نێو زمانی ڕاگەاندنە ڕێزیان دا بۆ 12 سەوە بۆ زۆر سپاس کاتتان باش سەرەتامەیش وەکو دکتۆرە نەزاکەت ڕاستە بڵم کە ئەدیب نیم بەڵام بە ئەدەبەوە باز لە بابەتێک دەکەین بە ناوی ئەدەبی کوردی و شوێنەوارەکانی لە نێو زمانی ڕاگەاندنە بۆیە بۆ چاوەوە گوێرە قسەکانی من بگرن یا سەرنجی تێبینیەکانی من بن کە تێڕوانینی میدیاکارانەیە بۆ ئەدەب نەک تێڕوانینی ئەدەبی بێ بۆ میدیا بەل هەموو شتێک بە قسەیەکی دکتۆر موختار وەکیل دەست پێ یەکەم کاڵێ ڕۆژنامەنووسی کوڕی ئەدەبە هەرچەندە گەشەی زۆری کردووە و کامەڵ بووە و باوەڕ بووە بەڵام نەیتوانیوە باوکایەتی لە ئەدەب بسێنێ ئەدەب خۆی چییە؟ ئەدەب وەک ئەو دنیا فراوانی بواری دەربرینە مرۆیە باڵاکانە کە توانیوێتی تەمەنێکی درێژ بەڕەوتی مێژووی خۆی بدات و ئەو زمانە بێت کە کۆمەڵە مرۆیەکان لێەوە تعبیر لە زاتێتی خۆیان بکەن و دواتر بۆ کۆمەڵەکەیان و دواتر بۆ ژینگەی کە تیا ئەژین لەوێەوە بە زوودوی بیەڵنەوە ئەی ڕۆژنامەنووسی خۆی چیە؟ ڕۆژنامەنووسیش لەدایکبووی ئەو دنیا ئەدەبیە فراوانەیە کە لە سەرەتاکانی مێژووی خۆیدا بەردەوام ئەدیبەکان پێشەنگی بوون و ئەوان پێشڕەویان کردووە لەپاڵ ئەدەب و ڕۆژنامەنووسیە گرنگە ئێمە لە زمانی ڕاگەیاندنی شتێ بگەین کە زمانی ڕاگەیاندن چیە چونکە پەیوەستە بە بابەتەکەی منەوە زمانی ڕاگەیاندن هەڵبەت ئاستەکانی زمانی من زمانی ستانداردمان هەیە و زمانی فەرمیمان هەیە زمانی گشتیمان هەیە زمانی وەرگێڕانمان هەیە زمانی ڕاگەیاندن ئەچێتە چوارچێوەی زمانی گشتیەوە کە مەبەست بێ و زمانی گشتی ئاسانەیە کە سەرجەم چین و پێش و تاگەکانی کۆمەلگا بە جیاوازی زارۆچکەکانەوە لیتی ئێگەن بۆ باستنەوەی ئەو پەیامانی کەرێنەوە ئەگەیاندێتە وەرگر بەڕێگەی ژانرە جیاوازەکانی وەکو هەواڵ و ڕاپۆرت و ژانرەکانی دیکەوە ئەگەر بینە سەرەوەی کە پەیوەندی ئەدەب و ڕۆژنامەنووسی چ جۆرە پەیوەندێک هەیە لە نێوان ئەم دوانەدا بەشێرە زۆری هونەرەکانی ڕۆژنامەنووسی لە سێبەری تێزە ئەدەبیەکانە ئەنووسێن بەڕاستیدا لە خودی ئەدەبیشدا هونەری وەکو هەواڵە شیعر هەیە کە تعبیرێکی هەواڵیانەیە لە شیعر یا پۆستەرە شیعر هەیە کە ئاوێزانبوونێکی شێوەکاریانەیە لەگەڵ شیعرەکە دروست بووە ئێمە ئەگەر مەبەستمان بێ لە تایبەتمەندەکانی ئەدەب تێبگەین و دواتر بچینە سەر تایبەتمەندەکانی ڕۆژنامەنووسی و دواتر شوێنەوەرەکانی لەنێو ڕاگەاندنە دەستنیشان بکەین پێم خۆشە ئاماژە بە چەند تایبەتمەندێکی ئەدەب بکەین یا دەقی ئەدەبی یا تێزە ئەدەبیەکان یەکەمیان دەقا ئەدەبیەکان نمریان تێدایە و زمان و زەمینە کەمتر دەتوانێت کۆنیان بکات بەردەوام لە مانەوەدا دەبن بە پێچەوانەی دەقا ڕۆژنامەنووسیەکان کات یا ڕەگەزی زەمن لە ئەدەمدا نووسەری دەق دیاری دەکا و دەتوانێت زەمن بگەڕێنێتەوە بۆ دواوە بەپێی ئەو ویست و خەیاڵ و هەست و دەستەی کە هەیەی ئیشیان لەسەر کار بیگەڕێنێتەوە بۆ دواوە یاخود هەندێکجار پێشبینی بۆکە بە تایبەت لە ئەوەی کە ئەوترێ خەیاڵاتی زانستی و لە ڕۆمانە زانستیەکانە ڕەنگەیاتەوە لە ڕووی شوێنەوە دەقەکان خۆیان بە شوێنێکی دیاریکراوە نابەستنەوە بۆ شوێنێکی دیاریکراو نانووسێ واتە کاتێک کە ئەریستۆتسکی ڕۆمانێک دەنووسێ بە تەنها بۆ میلەتێک بۆ نەتەوەیەک بۆ وڵاتێکی دیاریکراوی وەکو بۆ سەرانسەرە واتە لە ڕووی شوێنیشەوە نابەستێتەوە بە شوێنێکی دیاریکراوە دەقا ئەدەبیەکان لەگەڵ سۆزی بەرامبەردا دەدوێن و دەیانەوەی لە ڕێی بزواندنی سۆزی بەرامبەرەوە ڕووداوەکان بە عقاری مەبەستی نووسەردا یا کەسی نووسەردا بڕۆن بە پێچەوانەی دەقا ڕۆژنامەنووسیەکان کە تێیدا مۆزۆیە زاڵترەوە لەوەی کە بە ئاراستەی کەسەکاندا یا هزری کەسەکاندا بڕوە کەسی نووسەر نەک واقعەتی ڕووداوەکان ڕێڕەوی ڕووداوەکان و کارکتەرەکان و جۆری پاڵەوانەکە و زەمن و شوێن و گوێ و هەر بابەتێکی تری ناو دەقەکان دیاری دەکات ناوڕۆکی دەقا ئەدەبیەکان ئەوەندەی لە لاشەوەرەوە سەرچاوە دەگرن کەمتر لە ئاستە هۆشمەندەکەەوە سەرچاوە دەگرن وە کەمتر ئاوێزانە بن لەگەڵ ئەو ڕووداوانەی کە ڕوودەدەن چونکە نووسەر مەبەستێکی زۆرجار ئەوەی لە ناوەی خۆی دایەتی لە بەرامبەر خودونی باڵادا ناتوانێت ڕایان بگەێنێ لەنەو دەقەکاندا دەریان بڕێت بۆیە زۆر جاروا تعبیرەکرێت کە ئەدەب نووسینەوەی جان بە دەرونیەکان و جان بە خودیەکانی نووسەر خۆیەتی
هونەرەکانی ڕەوانبێژی و جوانکاری و ڕازاندنەوە کاریگەری گەورەیەکەنە سەر فۆرمی سەرەکی بەرەمەکان و وا دەکەن ئاسان نەبێ هەموو کەسێک بە ئاسانی لە بەرەمە ئەدەبیەکان تێبگاوە لە ستاتیکای نووسینەکان تێبگا بە پێچەوانەی دەقە ڕۆژنامە نووسیەکان کە بێ بە زمانێکی ساد و ساکاری ئەوتۆ نووسێن کە هەمووان لێیان تێبگەن. خاڵێکی دیکەی تایبەتمەندی لە دەقە ئەدەبیەکان لە تێزە ئەدەبیەکان ئەوەیە کە ڕا یا دەربڕینی بیرروبۆچوون لەسەر شتەکان زاڵە بەسەر بۆ ئارە ئەدەبیەکاندا و لە زۆر باردا بەرهەمەکان لە دەربڕینی بیرروڕات تێپەڕ ناکەن، هەر بۆیە زانەرەکانی نێودەقەکانیش زۆر جار زانستی نین و توانای چەسپاندن بەردەوامیان نییە. خاڵێکی دیکە پرۆسی فیدباک لە ئەدەبدا بەدەگمەند دەبینێ، وەرگر هەرچەندە دەتوانێت لە خەیاڵی خۆیدا خۆی بە یەکێک لە کارکتەرەکان بشوبهێنێ، بەڵام ناتوانێت هیچ دەرەوتی بابەتەکە بگۆڕێ بە پێشەوانەی دەقە ڕۆژنامە نووسیەکان کە فیدباک تێدا وجودی هەیە و عەمەلەی ئیتصال لە نێرەوە بۆ وەرگر کاتێک کە پەیام بێ بە کەناڵێکی میدیاییە ئەڕوا یەکێک لە خاڵەکانی سەرکەوتووی پرۆسەی پەیوەندیکردن یا کۆمیونیکیشن ئەوەیە کە فیدباک دروست بێ و کاریگەری و کاردانەوە لای یەکتی بەجێ بێڵە. زمانی ئەدەبی زمانێکی وابەستەی داهێنانە و وێنەهونەریەکانە. زمانی ئەدەبی زۆر جار یاری پێ دەگرێەوە گەلێک جار لە زمانی باڵا و دەسوولەکان دادەدا لەو چوارچێوە زمانوانیانی کە لە ئاسیاسەکانی زمان وەرەساکانی زمان دادا بە پێچەوانەوە لە زمان ڕۆژنامەوانیەکە یا لە زمانی ڕاگەیاندا ئەمانە پێوەی پابندن. بەرەمە ئەدەبیەکان زۆرتر پرۆسەیەکی تاکەکەسین و لە ئەنجامی هەوڵی تاکەوە دێنە بەرهەم و گزارش لە ئایدای کەس یا ئایدۆلۆژیای پەسەندکراوی لای تاکەکەن. بەرەمە ئەدەبیەکان بەدووی بڵاوکردنەوە وابەستەی زەمنێکی دیاریکراو نابن. چەشنەدیارەکانی ئەدەب خۆیان لە شێعر و پەخشاندا دەنوێنن و هەرێک لەمانەش بۆ چەند جۆرێک و بەشێک دابەشەکرێن و ڕۆژنامەنووسیش وەکو جۆرێک لە ئەدەب وەکو جۆرێک لە پەخشان لی جابێتەوە کە ئەویش خاوەنی کۆمەڵێک تایبەتمەندیە. یەکێک لە تایبەتمەندە سەرەکیەکانی بۆ ڕۆژنامەنووسی بابەتە ڕۆژنامەنووسیەکان زۆرتر وابەستەی کاتم و ڕەگەزی نەمریان تێدا زاڵ نییە بە پێچەوانی دەقە ئەدەبیەکانەوە، وەکو وترێ ئەو هاوڵێ ئەمڕۆ بە پارەی ئەسپێن و بە بەلاشی کەس نایەوێت. هەروەکو وترێ ڕۆژنامە مێژووی ڕۆژانەی هەموو جیهانە یا ڕەگەزی کان لە ڕۆژنامەواندا ڕۆژنامەوان دیاری ناکە بە پێچەوانەی دەقە ئەدەبیەکان کە نووسەری دەقە ئەدەبیەکە جا شێعر بێت، شیرۆ بێ، ڕۆمان بێت کە ئەو خۆی مەخەوەلە لەوەی کە تەحلیلی بکات کاتەکان بۆ پێش زەمەن بگەڕێنێتەوە یاخود بۆ ئێستا بیگەڕێنێتەوە یاخود تەنەبوو بکات بۆ کاتی داهاتوو. لە ڕۆژنامەنووسیە زەمان یا کات تەوزیع بێ بە سەر کاتی زانراو کە لە ئێستایا بنمونە پێشەنگایەکی فۆتۆگرافی ئەدرێتەوە لێرەوە کەسەکان بۆ شوێنەکەی و مۆقعەکەی ئاشتایە، یاخود کاتێکی نەزانراوە وەکو ئەوەی کە ڕووداوێکی تەقینەوە یا بۆمبێکی چێنرا و تەقێتەوە کە لێرەدا دەقە ڕۆژنامەنووسیەکان تەعاملی لەگەڵاکەن. ڕەگەزی شوێن لە گرنگترین ڕەگەزەکانی بابەتە ڕۆژنامەنووسیەکانم دەبێت هەر لێرەوە شوێن وابەستەی شوێنی ڕووداو بێت. بابەتە ڕۆژنامەنووسیەکانیش وەک بەشێکی دانەبراو لە ڕاگەیاندن دێنەکایە و تەنها لەناو توخمی سۆزداریدا ناڕستکرێن، بەڵکو بەپێی جۆری ڕوودا و ڕۆژنامەوان لەنێو کارامەیی کەسی کۆی سیاسەتی کەناڵەکەی ڕوویەک یا هەموو ڕوویەکانی ڕووداوێک پیشاندا وە تەختەیەکە. هەڵبەت تایبەتمەندەکان زۆرن، بەڵام لەبەر کەمی کار من تەنها ئاماژەم بەمانەدا ئێستا ئێمە سەر ئەوەی کە شوێنەوەرەکانی ئەدەب لەنێو ڕۆژنامەگەری کوردیدا بە شێوەیەک بووە. بەشێک بە زەمانە ئیش لەسەرەکەم بەشێک لە شوێنەوەرەکان بڵاوکردنەوەی ئاگاداریە بە شێعر. ئەگەر سەیری تاریخی ڕۆژنامەگەری کوردی بکەی بەشێکی زۆری ئەو ڕۆژنامەوانی کە لە سەدەی 20 بڵاو بوون یا چاپکراون زۆر جار ئاگاداریەکانیان بە شێعر بڵاوکردەوە. بۆ نمونە ڕۆژنامەی ژین کاتێک کە فایق وشار ناوی خۆیە گۆڕێ پێنوێت بە شێعرێک ئاگاداریەکەی بۆ بڵاوە کاتۆکاڵەیە فایق بۆ ئەوە کە بێ بە کورد نامریا وشار ناوی تەبدیل کرد، واتە جنسی سەحەفی لە بڵاوکردنەوەی ڕکلامەکە یا ئاگاداریەکەیان بەڵکو بە زمانێکی شاری بە زمانێکی ئەدەبی بڵاوی کردێتەوە. دووەم بەکارهێنانی وەسفی ئەدەبی لە بابەتە ڕۆژنامەنووسیەکاندا بۆ نمونە لەسەر وتارەکانی ژمارە 340 ژیاندا زۆر بە ڕوونی ئەبینێت. تێکەڵکردنی ڕای کەسی و پێڕەوکردنی پیاڵدان لە هەواڵەکاندا زۆر بەزەقی لە بابەتە ڕۆژنامەنووسیەکاندا ئەبینێ، ئەوانی کە لە سەدەی 20 دەچوونەوە. ئەم تێکەڵکردنی ڕا بە زانیاری کە ئێستا ڕۆژنامەگەری ئێوێ فاسلەیەکی گەورە دروستکە، ئەوەی کە هەواڵەکان اعتماد کەن سەر زانێرە ڕاست و دروستەکان و جار بکەنەوە لە بیربۆچوونی شخصی کەسەکان مەعلەسە تا ئێستا ژەرماوە ئەو تێکڵاوکاریە هەیە. بەکارهێنانی گەرەشار لەسەر وتار و بابەتە ڕۆژنامەنووسیەکاندا بە شێوەیەکی بەربڵاو ئەبینێ. شێوازی گێڕانەوە لە هەواڵەکاندا بە شێوەیەکە
کە لە قسەی کەسێک بچێت لە گێرانەوەی ڕۆژنامە نووسیانە بە شێوەیە کە دەشێت لە نووسین درامایەکدا پەیڕۆ بکرێنێک لە خودی هەواڵدا باردانی بە شێعر و ئەدەب بە جۆرێکە لە زۆر ژمارەدا بەتابەت لە ژمارەکانی ڕۆژنامەی ژیان و ژیندا بەداخۆ من تەنها دوو سەرچاویم بەدەستخۆبۆیە زۆربەی نموزەجەکان لەسەر ژیان و ژیندا لەجێی سەرروتار شیعرێک بڵاوکراوەتەوە یا بە شیعر دەستی پێ کردووە یا بە شیعر چۆتە ناو بابەتەکەوە بەدەگمەن هەواڵ یا بابەتە ڕۆژنامە نووسەکان جگە لە سەرروتار لە لاپەڕەیەکی ژیان و ژیندا ئەبینرێن بەگشتی هەواڵەکان زۆرتر تەشریفاتی هەروەکو چۆن بەشێکی زۆربەی ئێستا ئیعلامە حیزبەکان تا ئێستا ئەریش لەسەر زمانی تەشریفاتی ئەکەن لە بڵاوکردنەوەی زانێرەکاندا هاندان نەک پیشاندان زۆرجار لە بابەتەکاندا ئەبینرێ بە زۆرجار هەڵوێست دەستنیشان ئەکرێواتە مووقیف حکم ئەدرێدا ڕۆژنامەکانە کە ئێستاش مەعالەسەف لە بەشێکی زۆری ڕاگەیاندە ئەم زمانی حکومدان و حکومدانی پێشوەختە هێشتا هەرماوە بەکارهێنانی هونەرەکانی ڕەوانبێژی لە نووسیندا زۆر بەربڵاو بووە بۆ نمونە لە سەرروتاری ژمارە 392 ژیاندا ئەڵێ لە عێراق شادی شایی شاییە کە بابەتێکی ڕەوانبێژیە داڕشتنی زاتیانەی هەواڵنووسی زاڵ بەسەر زۆربەی دەقا ڕۆژنامە نووسیەکانە کە لەو ڕۆژنامانە بڵاوکرانەوە ڕووداوەکانی ڕۆژانە و بابەتەکانی خەڵک زۆرتر لە قاڵبی شار و ئەدەبیات یاخود واقعیانە لە پندەکانی پیرەمێدا ڕەنگی داوەتەوە نەک لە هەواڵەکاندا بۆیە زۆرجار کە باسی ڕووداوێکی کردووە یا کە حەدەسێک ڕووی یا ئەوەی بە شێعر و بە پند و ئامۆژگاری بڵاوی کردوێتەوە ئەوەندە وەکو دەقێکی ڕۆژنامە نووسیانە گرێدراوی کات و شوێن و لێدوان وەرگتن دەبوو بۆ نمونە یەکێک لەو هینانەی کە لەو سەردەمەشە مشکلی مەعاشە بووە بەڵێ مەعاشەکەمان بەشی دۆڕانە بە 2 دەژدانە و 3 پاشتێلانە گەرای کولەمان بۆ بژێتەوە ئەمجا پێکوڕا ئەبوژێتەوە کە مەشکە دڕا نەتەوەی بڕا مەشکەی مەزبەتی تەنزیلات دڕا ئەمە یەکێکە لەو بابەتانی کە لە ژمارە 394 ژیاندا بڵاوکراوەتەوە هەڵبەتەن بابەتە زۆر ئاوکێشە لە 10 دقیقە ڕەنگافریاوە و کەی کە سەرقەڵمەکان باسکەی ئەگەر یەکێ پرسیارێ سەنجێکی هەبوو لە خزمەتانە هەوڕێن هەر بەڕێزێک ئێوە پرسیار بکات یان گفتوگۆ بکە قسەیەکی هەبێ لە خزمەتێک زۆر سپاس بۆ ڕێکخراوی کوردستان دیالۆگ بۆ ئەم دیوێتانە پرسیارەکەم هەر مامۆستایەکی بەڕێز وەڵام باتەوە ئاساییە ئێمە لە ئەدیبەکانی کورد هەبوو هەرچەنە ئەو کاتە ڕەنگە ئەڵەنی باشیش لەنێو ئەوانە هەر هەبوو بێت بەڵام هەر نەفەسێک بوو بۆ خوێنەری کورد و بۆ نووسەری کورد و بۆ ئەو کەسانی کە خوێنەر بوون بۆچی لەو کاتە یعنی ئەو تەوژبی خوێنەرەی کە لەو کاتە هەبوو وە عاشقی خوێندنەوە بوو و بە دوای ئەدەبیات ئەگەڕا ئێستا هەر ئەستەکەی یعنی ونە ئەم یعنی لە ڕەهەندی ئەدەبیاتی کوردیە ئەم بابەتە ئێستا ونە ئایا جەنجاڵی تەکنۆلۆژیایە یان هۆکارەکان ڕەوازان خۆی جواب دایە لە ئاخر ڕستەکە خۆی جواب بدایە تەکنۆلۆژیایە کە ئێمە هیچ خۆمان بۆ ئامادە نەکردووە لەگەڵی ئێمە بە شپرزەیی کەوتین بەسەر تەکنۆلۆژیای میدیا و نەئەزانین چییە و پێی نەگەشتوین چییە و نازانین ڕێگەش نادەن پێی بکەین ئەوە وای کرد کە ئێمە زۆر شتی کە لەدەست بکەین یعنی هەر خۆزگار خوێندنەوەمان لەدەستدابێت خێزانمان لەدەستداوە مناڵیمان لەدەستداوە کام مناڵی ئێستا ئەزانێ شێر و خەت بکات کام کچی ئێستا لە تەمەنی 6 ساڵیە دەزانێ ئەمە چیان پێ و خەتکەتێن کام کوڕی تەمەنی 7 ساڵ و 8 ساڵی وەکو تەمەنی ئێمە تۆپێ نەکات هەلوکێ نەکات تولتولێ نەکات جژنانە ڕا بۆ سواری کەروەڵات نییە هەر مناڵیمان نەما مناڵیمان من ئێستا مناڵەکان هەموو لەسەر ئایپاد و هەرێکی و مۆبایلی پێوەیە و بەدەستەوەیە و ئیدمانی کردوە لەسەری لەبەرەوە هەمومان کرێچی مۆبایلین هەمومان کرێچی ئایپاد و ئینتەرنێت من سەرنجی ترم هەبوو تا لە سەردەمی دیکتاتۆریەتە تا سنوورەکانی ئازادی دەربڕین ڕۆژنامەگەری بەردەست بێتەوە تۆماتیکی ژانرە ئەدەبیەکان زیاتر سەربەن زیاتر بڵاوبوونەوە دەقا ئەدەبیەکان زیاتر ئیبراز دەکرێن بۆ لەبەرەوەی زمانی
استعاری تایە ڕاوەندبێژی تایە تۆ ئەوەی کە لە دەقێکی ڕۆژنامەنووسیە باشکرا ئەتوانی بێڵێ لە دەقێکی بێ ئەتوانی وەکۆڵێ کەسەکان گۆڕی شوێنەکان گۆڕی فەزاکە گۆڕی بڕۆ ڕۆمانەکانی وەرفەرعالی بکەنەوە بە زمانێک باسی واقعی کوردستانێ بووە کە باسی شەڕ ناوخۆت بووە کە باسی ئەنفال و چی ناباران و چوچوو بووە کە بۆیە لە ئەدەبە تا ڕادەیەک ئازادی دەربڕین ئازادی گزارشکردن زیاترە بۆیە ڕەنگە لەو سەردەمەیە لە سەردەمی هەشتاکانەکە جۆرێک لە کۆنتڕۆڵی حزبی باسی عەرەبی ئیشتراکی هەبوو بەسەر فەزای گشتیە چ لە دەربڕینە چ لە نووسینە چ لە خوێندنەوەیە خەڵک زۆرتر دەچێتەوە ناو دنیای ئەدەب بۆیە داقا ئەدەبیەکان زۆر دەرەبن و وەکو خوێندنەوەش بەڕاستی قابلی بەراورد نییە چونکە لەو سەردەمە تاوەکو ئێستا لەو سەردەمەیانە ئینتەرنێتە بوو نە فەیسبووکە بوو نە سناپچات و نازانم ئەمانە هەبوو کە ئەوانە بەشێکی زۆری خەڵک کرد بێتاقە دەبووە چۆ بۆ لای کتێب بەڵام ئێستا کە تۆ بێتاقە دەبیتەوە ئێستا دەزەیت و مۆبایلەکە دەدرێتەوە بۆ فەیسبووک بۆ سناپچات بۆ زۆر هۆکاری دیکە کە ڕەنگە لە ئێستا هەبوو من لەو سەردەمە نەبوو. هەموو میلەتانیش تەکنەلۆژیان پێگەشتووە پێشە گەشتیان گەشتووە بەڵام هێشتا بەهاو کولتوری خوێندنەوەیان نەکردووە لای ئەوان خوێندنەوە بۆتە کولتورێک کە بەردەوام پارێزگاری ئێمە پارێزگاری ناکەین لە خوێندنەوە یعنی مناڵ لە لای ئێمە خوێندنگاکەیەوە تا بۆ بە ئۆنلاینێک کتێبێکیش ناخوێنێتەوە واز لە ئۆنلاینیش بێنین پێش ئەوەش خوێندکار تەنها دەرخیاتێکی هەبوو لامەیەک بخوێنێتەوە چۆ لە ئەوروپا لە گۆلە کلاسە تەیبڵە هەفتو تەیبڵەکان ڕەنگیان هەیە ناڵ ئەبێت تەیبڵی زەرد تەواو بکات اینجا بچێتە شین بەرزترە بۆنە لە زەرد بەرزترە لە سوور تەیبڵی شین کاتێ بۆ سوور مەجموعەیە کتێب لە سەبەتەیەکا دانراوە ڕەنگی تەیبڵەکەیە جگە لەوەی کەوانەکانە خوێنێ ئەبێ ئەو کتێبە شینانە تەواو بکات اینجا ئەچێتە ناو تەیبڵی سوورەوە کە چۆ سەر تەیبڵی سوور ئەبێ کتێبە سوورەکان کە بۆی دانراوە تەواوی بکات اینجا بچێتەوە اینجا وەرە لەناو کولتوری لەناو شەمەندەفەریانە لەناو پاسەکانیانە بەیانیان کە ئەچیتە دەرەوە لەگەڵ دانیشی لە کورسیەکە تا ڕۆژنامەیەکی بۆ داناوی لە مەتارێکم چاوەڕێ ئەکەی ئەنی من لە عابەی مناڵ هەیە کتێبێ مناڵ هاتە هەر 4 ساڵ 5 ساڵ لە عابەکەی کتێبێک هەیکاتەوە کتێبەکە دەنگی یەکشتی پێڵێت ئەم مناڵە ڕایەت لەگەڵەوە ئێمە کورد یعنی زوو ئەمڕۆ شتێکمان فێر بووینەوەی دوێنێ واز بێن یعنی پێشکەوتن بەوە ئەبینین واز لە دوێنێ بێنین ئەوەی بۆ ئەوەی کە ئەمڕۆ هاتووە بەڕاستی کولتوری خوێندنەوە ئێمە نەمانتوانیوە نە بە سیستمی پەروەردەمان نە بە سیستمی میدیامان نە بە سیستمی حکومڕانیمان نە بە سیستمەکانی تر نازانم ئەوانەی تر سەرچاوەی داستانمان وەمڕۆ ئەوە بە پارێزین ئەوە بەشێکەلەوەی کە ئێمە نەمانتوانی و پارێزگای لە کولتوری بکەین بابەتێکی تر بەڕاستی منیشی جیلی هەشتاکانم یعنی لە قوتابخانە بووین لە ناوەندی بووین ئەو کاتانە نیوەی گۆری هەشتاکانە گۆڤاری ئەلفبا ئەهات ئەلەبەیەک هێنا هەر هەموومان ئاوازی کۆ ئەبووینەوە شتێک وەرگین فێری بی جگە لەوەی کە کەم بوو فعلەن سەرچاوی زانیاری کەم بوو ئەڵێ تۆ کاتێک بۆی ئەمڕۆ خەڵک بەهای خۆشمان لا نەماوە ئەڵێ کاتێک زانیاری بە سەختی دەست نەکەوت فێری بووی بەهای زانیاریەکە نازانیت و بەهای خۆشت نازانی من بڕۆ بەهای خۆمان نازانیت سەرچاوەی زانیاریەکان زۆر بوو و هەموو جار من سەربەستیش خوێندکار بووە لای ئێمە هەمیشە ئەوە وتووە میدیای بەعس ئایدۆلۆژیای بەعسێتی لێ دەبێنی زۆر باشترێ لە میدیای ئێستی کوردی لەبەر ئەوەی پەروەردەیی بوو بە مانای پەروەردەیی خزمەتگوزاری بوو نیشتمانی بوو بەبێ ئایدۆلۆژیای بەعس یعنی گۆڤارێک دەخوێندەوە چێژت بێبین من ئێستا گۆڤار سێری کە چۆ بوو بەردەمی مزگەوتی گەورە لەم سەر بۆ ئەو سەر گۆڤار دانراوە ناو نیشانی بێتام شتی زاق کەسێکی ناوەڕۆکەکەیەکەی هیچ سوودی لێوە ناکەی جاران یەک لاپەڕی ئەلفباتە خوێندەوە سوودت لێبینی بۆیە کواڵیتی بەرهەمەکانمان کە لاواز بووە زۆربوونی سەرچاوەی زانیاری و نەپاراستنی کولتوری خوێندنەوە ئەمانە هۆکارەکەن من ساڵی 1970 کە لە بەغداد گەڕاینەوە کوردی نەئەزانی لە مەکتەبی عەرەبیدا هەبوو باوکم پێوتم ئەم ساڵ بەکەلۆری بوو شەشی ابتدایی خۆتان بزانەوە سات بەکەلۆری وتی ئەگەر دەرپشی دەرەجێکی باش بێنی خەڵاتێکی باشی بۆ کڕ منیش لە خۆشیانەوەم زانی پاسکی دوشتم بۆ کڕێ
دەرچووم و دەرجێکی زۆر باشم هێنا نیوەڕۆ کاتەوتم ئەوە دەرجەکان و دەرچووم و باش ئێوارە کاتمە من قەڵاتەکەت بوو کە ئێوارە هاتەوە یەک عەلاقی گەورەی بەدەستەوە بوو 60 دانە کتێبی چیرۆکی مناڵانی تیا بوو 60 دانە چیرۆ وتم ئەمە چی لێ بکەم وتی هەر هەموو یەکڕۆین تۆ ئەم پشووی هاوی میش ئاوا وەرم گوتمەوە و پێکەنیم وتی پێمەکەنە سەگ باب ئەوە هەوەش نییە بڵی وڵات خوێنوەتەوە هەر یەکێکی خوێنەوە بێ ڕاپۆرتی کشمونش پێسەری ئیتر من لەو ساوە یعنی مەبەستمەوە پەروەردەکردنی ناو خێزان زۆر گرنگە من لەو ساوە جوودۆ دەبووم لەگە خوێنەوە ئیتر ڕادیە لەگەڵی ئەوەی کە بیسۆرێڵێ یعنی وەختێک خوێندنە بێ بە کولتور کە تۆ دیکەی بە خوو لەگەڵ مناڵەکە ئێمە نەبۆتە خوو لە لامان سپاس ڕێکاوی کوردستانەکەم و لە دالۆکی کوردی و سپاسی ئەو مامۆستا بەڕێزانەکەم هەرچەندە من بەسەدا هاتمەوە ئێرە مثل بابەتەکەشیە لە ئەنجامی قسەکانیان هەندێک تێبینی هەبوو زۆریشی کوتە لەلایەن مامۆستاکان و لایەشەوانێ بەڵام بەداخەوانێ ئێمە کە ئێستا ساڵی 91 تا کوردستان ئازادە ئەوەندەی لە سەردەمی داگیرکاری لە سەردەمی عوسمانیەکان و ئینگلیزەکان و حزبی بەعس و سەدەی مەلیکیەوانێ زمانی کوردی و ئەدەبی کوردی پێشکەوتووتر بووە وەک لەوەی کە لە سەردەمی ئازادی و دەسەڵاتی کوردیە ئەوە دیانی مامۆستا وتی تەکنۆلۆژیا و زەمساڵی ئەمانە نەتەوەکانی تر تەکنۆلۆژیان کرێتە بۆ پێشبردنی نەتەوەکانیان بەڵکو کەمتەرخەمیە لەلایەن خۆمانەوانێ کە باسی کورداتی یا باسی ئەدەبی کوردشتیوی کوردی بکەیت یەکسەری بەستنەوە بە قەزەی گەندەڵی و ئەو وەزعیفە لە کوردستانە هەیە ئەوان هیچ تاسیدار ناکەن تۆ نەتەوە لە جێی خۆی قەزەی سیاسەت لە جێی خۆی بەڵام پێویستە دەستگاکانی ڕاگەیاندن ئەو مامۆستا بەڕێزانە کە پرۆفیسۆر و دکتۆران هەیە لە ئەدەباتی کوردی لە شعری کوردی لە هونەر چون هەر ئەدەب نییە هەموو وارەکانی بیان هەستی نەتەوایەتی هەوڵ بدەن کاری یعنی مؤتەمەرێکی نەتەوایەتی کۆنگرێکی نەتەوایەتی یاخود ڕێکخراوێک دووسە بۆ زیندووکردنەوەی ئەو بوارە کوردی و ڕەسەنیانی کە جاران هەبووە زیاتر گرنگی پێبن لەم سەردەمی ئازادی کە ساڵ نەماوە ئازادی هەیە بۆ تەنان وای هاتۆ جلی کوردی بۆ تایبەت بەرگی کوردی یعنی ئێستا لە شوێنە جلی کوردی بەرەکەی مەحمەد پێبن یان ئەدەبی کوردی شعری کوردی هەمووی زمانەکانی بێگانە و ئەوانە هەمووی زاڵ بوون بەسەر هەموو شتێکی یعنی هەموو شتێک ئەبێت پێویستە یعنی ئەوەیەکی ئەو مامۆستا بەڕێزانە لەوریان هێناسراون هەوڵ بدەن ئەو شتانە زیندوو بکەنەوانێ و خەڵک بگرێنەوە قاڵبی نەتەوایەتی لە هەموو بوارەکە تەمسیلی کوردی درامای کوردی ئەوەی لە ساڵی هەشتاکان نازرێت لەوەی ئێستا لە نەوازان و خولە چەقماقە و مەرەزە خەڵک بیبینەوەی تازەیە ئێستا دراماکان کایبینی تااقەت نییە تا کۆتاکی سێری سپاس مامۆستاکان بەڕاستی کۆڵە باوەتی گرنگیان باس کرد بەس من وەکو تێبینی وڵای ناتوانم من تێبینیکی بچووکمە مامۆستا من لە دوو کۆمەلگایە ژیاوم ئەم کۆمەلگای ئەوروپا هەم ئێرەش ئێمە گەر تۆ بتوێت ئەدەبێکی زیندوت هەبێت بەڕاستی کۆمەلگاکە دەبێت مەڵتیکەڵچەر بێت ئێمە لە کوردستانە مەڵتیکەڵچەرشمان نییە ئێمە خۆمانی ینی ئێستا سێری هەموو کۆمەلگای کوردی کە لەوانەیە بڕوان ناکەم 10,000 بڵین کە کەڵچەری وڵاتیشی تری کارێت تۆ گەر توێت ئەدەبەکەت زیندوو بێت ئەدەبەکە بە هەموو باڵین لایەنەکە شعرە نازانم پەخشانە تەنانەت داگاتە مەسەلەی میدیامانەش تۆ گەر ئەو مەڵتیکەڵچەرت نەبێت کۆمەلگاکۆ بە داخراوەیی ئەمێنێت کە کۆمەلگاکۆ بە داخراوی مایەوە تۆ ناتوانانی دەنگی خۆ بگەێنیتە دەرەوە چونکەم تۆ گرنگی مەڵتیکەڵچەر چییە مەسەڵەن تۆ چەند لەسەر ئەدەبی خۆ بنووسیت ئەوانی کە هاتووەتە ناو تۆشەوە ئەوانیش لەسەر تۆ نووسن هەر چۆن ئەڵێ جۆرێک لە تێکەڵی دروست دەبێت لە نێوان ئەدەبەکەی بڵێن بۆ نمونە و بڵێن سامپڵێک بۆ ڕیدین کوردستان و لەگەڵ باڵێن کەڵچەری باڵێن وڵاتیشی عەرەبی بێت دەرەوە بێ ئەوروپی بێ ئەوروپای شەرق بێ ئێمە مەمان نییە کە ئەمە نەبێت ئێمە هەر لە بازنیەکە خولەخۆینەوە ئێوەی بەڕێز کۆمەڵە کەسی کە ئەنووسێت لەسەر ناوی سالم و کوردی بەڵام ئەمە لەناو خۆمانە قەی ناکەوە لەوانەیە نەوەیەکی معەن ئیسفادی لێ بکە ئەو نەوە معەنەش هێستا بڕوان ناکەمەوە ئیسفادی لێ بکە لەوانەیە هێستا بگەڕێی جیلی لە دوای هەشتاکانەوە نەوەکانەوە پرسیاری سێرچامەکەی ناوی سالم و کوردی لێ بکەی زانیاری نەبێت نەزانێ مەلای زیری چێ ئەحمەدی خانی چێ مستەفا پاشا یامۆچی چێ مەحوی چێ ئێمە لەبەرەوەی خۆمان کۆمەلگایەکی داخراوین ناتوانین ئەوە ئەدەبە بەزینێتی بیاڵینەوە
مامۆستا نەزاگە شتێکی باس کرد لەسەر کەلتوری بەڕاستیەکەی خوێنەوە ئەوە تەنیا مامۆستا بەڕاستی پەیوەندی بۆ کەلتورە خوێنەوە نییە ئێمە کەلتوری دیالۆگیشمان نییە یعنی کەسمان کەس قبوڵ ناکات ئێستا هەموومان لێرەین بەڵام هاتوین جۆ لێوەی بەڕێزێک لانێ دەرەوەی ئێمە مامۆستا کاک باشێکی جوانی باگوتی 6,000 ڕۆژنامەنووسەیە بۆ ئێستا لە جمەی باتایە لەسەیری کەوەی کە لانەشە بەشێکی هاتۆ ڕۆژنامەنووسی ژمێ بەڕاوەندە واقعدا یا حیزبی بێت یاخود حەزێکی بۆ خوێندنەوە هەبێت واتە ئێمە لە هەموو ڕۆکانەوە قەیران هەیە وەتا و قەیرانانەت بەڕێی من چارەسەر نەکرێت ئەدەبی کوردی هەر لە پاشەکشەیە بێت ئەوەی کە هەر شارە چێتەوە دواڵ بەڕێزانەکەم تێبینیەکان بۆ دکتۆر نەزاکەت ئەوش بۆ دکتۆرشوان زۆر بە ڕۆژبینی باسی جیلی ئێستا بکەین بەڵام بەو شێوەش نییە بۆ نمونە تۆڵی لە تەکنەلۆژیادا هیچ بابەتێکمان نەشێکی وانێ ئێستا زۆرینەی نووسەرەکان بەنک ئەکاونت خۆیانیان هەیە یعنی بەم شێوەش با نەڕوانین یا کولتوری خوێندنەوە ئێمە نەمان بۆتان لە ناوچێت یعنی ئێستا دەستی پێ کردو ئەسڵان هەر کولتوری خوێندنەوە جاران کچ هەر نەکراوە دەبەر خوێندن بە هەموو پێوەرێک من ئەم سەردەمە بە باشتر و گونجاوتر ئەزانم لە کوردستان بۆ نمونە ئێستا ئەو برابەرەزۆتی سەیرەکەی جیلی هەشتاکان نالی و نازانم کێ و کێ ئەناسێ بەسە باوکی منیش بێنی ڕەنە بەختیار عەلی و توانە ئەمین و ئەم سەرگەنجانە نەناسێ ئەمە شتێک ئاساییە هەموو کەس خوێنەری سەردەمەکەی خۆیەت کێشێکی ترێ نووسەرانە ئەوەیە بڵێن هاوڵاتی ئێستا زۆر ژیرە نووسی نابینێ ئەتواتە بینێ سەرەکی نووسەرمان هەیە یەک دنیاوشە هەیە لەسەر سادەی بەڵام لە گرانترین کافرێ لەگە قاوە ناخوات ناچێتە بازاڕی هەزارەکان لەما نووسینەکانی هیچ ئەرزێکی نیە لای خەڵک لەبەری خەڵک ئێستا ژیرە تەنها گوێ لە قسەت ناگرێت سەیری ڕەفتار دەکات تا چەند تۆ بۆ نەباسی مافی ژنە دەی خوشک و دایک و ژنت ماف و داوبیان تا چەند باسی سادەیەکەی تۆ سادەی خەڵکی ئێستا خەڵکێکی ژیرە نەک ئەوسا ڕاستە ئەوسا خوێنەر هەبووە بەڵام ئێستا هەم خەڵک زۆر بووە هم ام جيلش خوينا يجيلي خويتي اگر نالي ناسي بختار علي ناسي وانا امين ناسي دكتور بهات ناسي بو تبينكشن بو دكتور شوان من رخنم ليت هي نك فرسيا تو هميد بدل خيار خوين دوا ناكل تو دكتورات هبه ما مستاي زانقيا بيمانغابي نتواني 20 دقيقه ببي نسيت شكياش كشكي تو كلتوري دخلات وملزمه خود لخوتايا چون يجيني بخير كاركان چون جيلێکی زیرە جیلێکی بەنوانە پێگەری بۆ کومەڵگا بەڕاستی مامۆستاکانی زانکۆ خۆیان گرفتیان هەیە نا گەنجێکی زۆر زیرەک بەڕێوەیە زۆر سوپاس دەستی خۆش ڕۆژبینیەکە بەسەند کراوانی ڕۆژبینیەکە لەوە نیە ئێمە بڵێن هەمووی وایە بەڵام لە ئاست ئەو گەشە پێشکەوتنەی ئەو بەردەستکردنەی کتێب کە ئێمە کاتێک باسی هەشتاکانەکەین بەڵام سەرمان گوتە تا کتێبێکمان دەستکردن چێژ و کار خۆمان دەبێت ئەمڕۆ کە ئەوەی پێ لە بەردەستان ئێمە خەممانە ئەوەش ناڵێن هێستنیمانە بەس هەممانە ئەمە شتێکی سەی ڕەنگە تۆ بخوێنیتەوە من بخوێنمەوە بەڵام مناڵە 6 ساڵ ئەو ساڵ و 12 ساڵەکەیە خوێندەوەی ئێمە خەمی تۆمانانێ خەمی ئەم جیلەشمانێ خەمی تەمەنی گەنجی دوای خۆشمانانێ دوو سێ ستێپ بۆ دواترمان هەیە بازدەوە نەبازدەوەی تر بکەیت بەڕان یەک تینیش بۆ ئەو بەڕێزەوە جوان بۆ ئەو کۆمپی فەنکشنە بەڵام یەکشت من ئیزافەش بکەم ئەمانش باسییان کرد ئێمە نەمانتوانیوە ئەدەب تێکەڵی بە مەسەڵەن بە بەرهەمێکی وای بۆ نمونەیەک بێنەوە چەندین ڕۆمان هەیە ئێستا ڕۆمانی بەناوبانگ بۆتە فیلم دەڵێ ئەو فیلمەوە تۆ شەریارینەکە بێ ڕۆمانەکە ناسێنی بەجێهانش ئێمە ئەم تێکەڵێشمان نەمانتوانیوە لە نێوان ئەمانان بێت من خەمەکەم خۆمان نیە ئەم جیلەش هەیە دواتر من لا ڕەشەندین ئەسفخانەوە دەست پێکەم دەستی خۆش بە سپاس بەڵام بەڕاستی ئەمە هاتوونێتە بۆ ئێرە بۆ عەرزی عەزەڵات نهاتوون بۆ ئەوە نهاتوون کە من 2 ساعت قسە بۆ بکەم قسەکانیش مفید نەبێ بۆ تۆ من ئەوەی کە بیرم دەکردوێتەوە ئەوەی کە خوێندوومەتەوە بۆ چ کردوێتەوە فی سەبیلی ئەوەی لە خلالی 10 دقەیە پێت بگەێن ئەمەنا وەرە کتێب و دەفتەر لابەوە بە 2 ساعت قسە لەگەڵەکەم لەسەر ئەدەب و لەسەر ڕۆژنامەنووسی و زەرجێ بۆێنەوە بەڵام هەندێک جار کە تۆ ئەیخوێنیتەوە لەبەرەوەی ئیلتیزام بە وەقتەکەەوە بکەین ئەوەی کە ئاڵێ بەڵێ بەشەکە مامۆستاکانی زانکۆ خۆیان مستەوانێ بەڵێ تایەتی یعنی چەند بێچەقەڵ نابێت لە مامۆستای زانکۆ تایەتی لە ئەدیب تایەتی لە ڕۆژنامەنووس تایەتی لە خوێندکار تایەتی ئەمە شتێکی زاتیە کە سەر تۆ ئێستا هاتووی لە کاتی خۆت تەرخان کردووە لە کاتی زەڕێنی خۆت تەرخان کردووە بۆ ئەوەی شتێکی تازە استفادە بکەیت کەسێکی تازە بناسیبە هەزارانی تر هەیە لەو سەجادەیە ئامادە نیە 10 دقەقە ساعاتە 2 ساعاتە
ببەخشێ بە شتێکی تر کەواتە ئەمە شتەکە زاتیە پەیوەندی بە کەسەکانەوە هەیە نەک بەوەی کە زۆر جار ئێمە گلەیەکە ئەکەینە سەر حیزب و سیستم وانە ڕاستە لە کوردستان نە سیستم هەیە نە حیزب بە مۆدێلی حیزبایەتی سەردەم ویشەکانە ئەو کارانەی کە هەن وەکو پێویستەیە ئەمە لە کابرایەکیان پرسی لا بگوره لا حشتنیان پرسی تۆ بۆچی فێر بوو لێ خوارە وتی جان کوێم ڕاستەوە وەکو سەر منم خوار نەبێ ئێمەش کوێی کوردستان تاوەکو مەسەلەن جان بە ئەدەبیەکەی جان بە ڕۆژنامە نووسیەکەی جان بە ئەکادیمیەکەی تەواو بێ ئەوەی کاک زانە باسی کرد فعلەن وایە ئێمە لە کوردستانە میلەتێکی داخراوین ئەوەی منەلۆ لەگەڵ خۆمان ناکەین قسە لەگەڵ خۆمان ناکەین ئەونا دیالۆگ ناکەین ئەسمان کولتوری دیالۆگ تیانانە غایبە کولتوری هەزمکردنی ڕەخنەتی هەمانە لاوازە کولتوری ئەوەی کە پێڵام بیرکردنەوەی ڕەخنەگرانە هەتا ئێستا لە جامعەکانە ئاگەر مامۆستایەک بە جیاواز بی بکاتەوە باڕاستی هانی خوێندکارەکانی بن کە مەسەڵەن ڕەخنەی لێ بگرن ئیش لەسەر کەم و کورتەکان بکەن من لە هەموو کۆرسێکی خۆمە لە زانکۆ کە تەواو بێ عادەتێکم هەیە بەڵام فیدباکی ئێوەم بەوێرەی تەلەبەکان لەسەر سێ ئاست لەسەر ئاستی مامۆستاکە کە دەستەکەی پێوتووی لەسەر منهەجەی کە پێوتراوە لەسەر خودی خۆت کە تەلەبەی باشە بەدەن من مامۆستایەکە ئەم تەقیمە بکات لەسەر ئاستی خۆی زۆربەی ئەو بینانش کەیێتەوە ڕەخنانەی کەیێتەوە وە هەفتەی داهاتوو ئیشی لەسەرەکەم ئەمە بەشێکە لە ڕەخنەکان و ئەمەیان لەبەر ئەم ئەساسەوە بۆ ئەمەیان لەبەر ئەمە فعلا خەلەل لە منا بووە ئەدای من باش نبووە مەنهەجەکە ئەمی کەم و کورتی هەبووە ئیش لەسەرەوەکەین دوای تۆ باشتر بێت بەڵام ئەمە تا چەند بڵاوبووەوە تا چەند ئیشی لەسەرەکرێت تۆ ڕەخنەم لێگری لێ ئێستاە ئەی چەند کەس ئەمە ڕەخنەیە هەزمەکە بە جۆرێکی تر جواب نایە خەڵک هەیە تەنها لەسەر وێ ڕەخنەیەکی لێگراوە ببرا ئەگەر مامۆستا بێ نەهێشتووە لەو دەرسەیە دەرچێت بۆ ساڵێک و 2 ساڵ خستوویەتی ئێمە زۆر جار کە قسە ئاکەین ئەوەی بە زاتی شتەکان وەرەگرین ئەوە بە مۆزوعی وەرناگرین هەر ئەمەش جیاوازی نێوان ئەدەب و دنیای ڕۆژنامەنووسی ئەدەب ئیش لەسەر گرێدەرونیەکانمانەکە لەسەر ئیشە زاتیەکانمانەکە لەسەر هەست و نەست و سۆزەکە بەڵام ڕۆژنامەنووسی ئیش لەسەر واقعەکە لەسەر بابەتە مۆزوعەکانەکە من ناتوانم بە خەیاڵێکی ئەدەبی بچم ڕووداوێکە بۆ ڕووماڵ بکەم بۆ لەبەرەوەی ئەمە ئەدیبێکە بەڵام ئەدیبێک دەتوانێت لە ڕۆمانێکە دنیایەکی فەنتازی بۆ خۆی دروستکە وە سوڕەی شعری بێنێتە ناو دەقە ئەدەبیەکەیەوە ناو تێزە ئەدەبیەکەی ئیشی لەسەرکە بەڵام ڕۆژنامەنووسێک نەکرد لەگەڵ ئەو مەتەڕێڵانەیە ئیشەکە کە لە واقعیا بۆیە وە ڕۆژانە ڕوبەڕۆیان بێتەوە هەر بۆیە ئەدەب نەمرەی زیاترتیایە وەکو ئەوەی لە دنیای ڕۆژنامەنووسی و ڕاگەیان سواز ئەوە ڕێمان لە دواوە دەمێکە لەسەر بەرفەمە کەسا خۆش شتێکی جوان بەڵام یەک پرسیارێکمە ئەدەب لەگەڵ ڕۆژنامەوانی فەرقی ئەوەیە ئەدەب کارێکتر دروست دەکات پاڵەوان دروست دەکات باسی کاردانەوەی پاڵەوانەکە بەرامبەر ڕووداوەکە لە ڕۆژنامەنووسی تایبەتمەندیەک هەیە لە ئەدەب نییە و تایبەتمەندێت ئەدەب شتی يعني عام باسەکە بەس ڕۆژنامەنووسیە بەس شتی سیاسیە ڕۆژنامەنووسیە تر هەیە بەس بواری هندیشەکە فەن و ئەدەب و موسیقی و شتانە ڕۆژنامەنووسیە بەس لە بواری شانۆیشەکە باڵێ هەیە بەس لە بواری ئەدەب تۆ لە تەسنیفەکەیە بەراوردێکی جوان بەس باسی ئەوە دەکەێت تایبەتمەندیەکانیان زۆرن بەس من ناڵم لەبەر کات بەشێکیانم پەڕانێک سەر چوومە سەر شوێنەوارەکانی ئەدەب لە ڕۆژنامەنووسیە شتێکی تر یعنی ئەم جیرەی ئێستا زۆر گوناح لەبەر ئەوەی کە ئەعلانی بەدەستەوەیە ئەو بۆتە بۆی شێواندنی ئەم جیرەی ئێستا ئەگەر تۆ بە پرسیار بێت لە مەزنی نەخۆشێک ئەوە ئیعلام پرسیار لە مەزنی کۆمەڵگە هەموو تۆ 20 خەناتت هەیە لەو 20 خەناتە چەند بەرنامەجی ئەدەبی تێیە چەند بەرنامەجی تێیە باسی کورتوکاڵ و جوغرافیا و تاریخ بەهای هەوڵی خەڵکی هیچی بەڵام 25 تەمثیلی تێ خەڵک بەناڕیان هذه الوان جزء من أوضاع سلام بس كل شيء ثاني كم سنة مراسم قبول أو نسبة أنا زور صالون زور سود بخشن وكان بعض زور بداخل كأجيبان ونسرع مجال خوال عاسي زور لو دولة نسبة أو محمد صوزانا أنا بقول زور بداخل فهم عندي وكان أقول النشان نكرة زور بداخل از مکرو کاکی و تسیاری که لیره باید پرسیجوی ده جواب کی باید کاله گندالی دوری نیا
بەڕاستی زۆر دەوری هەیە بۆ نمونە مەسەلەن ئێمە کۆمەڵی دام و دەستگامان هەیە لە وەزارەتی ڕۆشنبیری و لە وەزارەتی بەڕێوەبردە و چی ئەمانە خۆیان لەم مەسەلانە دزیوەتەوە بۆ نمونە من لە کۆمەڵی زامی کوردستانی دەکەم نەک بۆ ڕێکلامێ بۆ ڕێکراوەکە خێرخوازیە مامۆستای ئەدەبی کوردی پەیوەندی پێوە کردم وتی ئێمە ثانەویەکمانەیە کتێبخانەی تیانێ باش وەکوای مزگەوتێ دروستکە کاکە منانی نەبێت مەحرابیشی نەبێت ئەی تۆ ئامادەییە کاکە بۆ بەچی ئامادەیەکەی ئێسبێنە راپۆرتی لەداواکەی لەکوێ بێنە سەر چاوەکانی وتی بردوون بۆ کتێبخانە عینە چێت و سوبر بە سواردووری خۆیان ئەخوانیوانە ئەمەی کتێبخانەوە مەساڵای مەتاسە نەمەسبێت من تەتەواعم کردو کاکە کتێبخانەیان بۆ دروستەکەی بەرتاوەکەی ئێمە وتیان وەڵا بوجەمانی وتم لەسەر کێفانی خۆشم بێنکە ئێستا تعمیری شوێنەکەم بۆ کردوم باڵێن بۆ ئەخوارم تەواو کردووە شوێنێ بوو کتێبێکی زۆریشم پیا کردووی سەر بیر لەوە کەمەوە باشەوە کتێبخانەم نیە بۆیان دانێن لە گوێ داینێن یعنی بەڕاستی حکوومەت هۆکارە دەستگا بەرپرسەکان هۆکارن دوام قەیرانی دارایی ئێمە لەوکی کوردستان ئازاد بووە هەر لە قەیرانن کاکە کێ لە ئێوە توانێت وەک کاک شێحەسی بتوانێت علاگەیەکی پڕ نامیلکە و بڵاوکراوەی مناڵانە بکڕێ بۆ مناڵەکەی بیباتەوە ماڵەوە بەخواتی بەس تێریکە بەس ئەو کاتە و برسی نەبووە کاکە بجۆ موچەی باوکی توانیوێتی ژیانی ئەوان شوکەندەکەشیان دابی بکە و دیاریشیان بۆ بکڕێت کتێب و نامیلکە و پەروەردەییشیان بۆ بەس خۆش دۆستا ساوڕێن وڵای یەک کتێبینیم هەیە لەبەرەوەی ئەم هەفتەی دیارۆگە 5 ڕۆژ بوو ڕەنگە 4 ڕۆژی ڕابردوو ئەو هاوڕانەمان زۆرمان بوو کرد بێگەنا دوێنێ لەو ناتەنیشتانەش خەڵکێکی زۆر دانیشتە بوون و ئەم ڕۆژ پێنجشەمەیە ڕەنگە زیاتر بۆی ژە و ئەزمەڕۆوانە بازاڕ غێر باشتر فەرمەوە سەجە دەستخۆشی لە جوابەکەم من پێم وایە ئەگەر فەلسەفە قسە بکات بە منطق ئەدەب و هونەر قسەکردنە بە لاشعور لاشعور يعني ئەوش وەڵام بەردووش ئەداتویەت شتی گۆشتی تۆ يعني لایەنە سێکسەکەت و لایەنە خواردنەکەت لایەنەکەی هین تەرەفەکەی تریش مەسەلەی ئەگیارەکەیە يعني مەسەلبەرگای کە تۆ هەتا يعني من بەڵای من ئەعلامی کوردی پڕە لە ئەدەبیات يعني من خەڵکێ حەوت سەعات ئامادەیە سیر مسلسلە تورکیەکان و ئەمانە بکە ئەدەب هەیە یان خەڵک هەیە ڕیوایەشە خوێنێت ڕیوای زۆر زۆر نەفکێوەکانی ئەحلام مستەغانمی ئێستا خەڵک زۆر زۆر بەڵام چ جۆرە ئەدەبێت هین چ جۆرە گرنگ لەسەرەوە چ جۆرە ئەدەبێت وەکو وتم یعنی ئینسان هین تێکەڵیەکە لە ڕۆح و لە مەسەلەی گۆشت ئەوەی کە تۆ ماوە قایمەکەم گێنم چاوی ئەوەی وە یعنی ئەو ئەدەبیەتانی کە دەرخوازی خەڵکەکە ئەدرێت فقط لایەنە با بڵێن حیوانیەکەیە نەک لایەنە ئینسانیەکەیە مامۆستا بەهار باسی چوار ڕۆژنامەیەکی بانکی حەق و ڕۆژی حەق و نازانم چی کەناڵە کوردستانیەکان ئەو چواری تایەیەکێک خواردن دروستەکە یەکێک ئاخر بە شێوەیەکی چۆن جوان ئەبێت یعنی چۆن بێتە کالایەک بۆ سێکسکردن بۆ شوکردن هینێکی ترێ چۆن گۆرانیە ئەمانە هەرەمووی نامەیەکن بۆ زیناکردن و بۆ هین با بڵێن لەناوبردنی ئینسان ئەعلامی کوردی ئەدەبی کوردی ئێستا بۆ تێکدانی بەشەری کوردە نەک بۆ بەرزبوونەوەی نیچە جوانی خوان ئەم لەم سەردەمی وجدان و بەشەریەت بگەینە لەبەرەوەی کاتەکەمان تەواو زۆر زەمینی دیجیتال میدیاکە بەڵام یەک ئیسفادەی یەکەم ئیسفادانەی کە هەیە زیبام یەکی لەوانە ئەوەیە کە بەڕاستی مافی دەستەبژێری کۆمەڵی نووسەر لە کۆمەڵی نووسەر سندوقە یعنی ئەوە نییە تەنها کۆمەڵی نووسەر و شاعیر توانن تەرەفەکانیان بڵاوکەن لە کۆمەڵی ناوەندی بڵاوکردنەوە بەڵکو ئێستا وای لێ هاتووە هەموو کەسێ بۆ خۆی ستەیجێکی هەیە ئەتوانێت هەر شتێکی هەبێت ئەتوانێت لەو ستەیجەوە بڵاوی کاتەوە بەڕاستی مافیاوە بە هەموو کەسێکیش کە تێبینی هەبێت لەسەر بابەتەکە يعني إذا بقول من أي مليارات شان كسي كم مليارات بقولنا ده والله ما قد الله كده بقول من لا فيسبوك لا دعوتي لا سايت قبل الله كده كمان خلقي زور يبينن وأوان جاتوانا تبينان بس بابا كان هذا في بس سكاني بس بابا يطير عفوا كي زور بس يوم كأدب زياتر بلاي لا شعور يعني بابا تينا في إنسانية كما شاعر كان ما بون من قانعة يعني زور شاعر معناه باسي واقعيتي كردستاني كدو باسي دوخي سياسي كدو باسي دوخي كومالاتي
يعني ڕاستی ئەوە نییە تەنها شاعیران باز لە خودی خۆیان بکەن بەڵکو سەری کۆمەڵگە و چواردەوەرەکەشیان لەگەڵ و کێشە و مەشاکلانی لە کۆمەڵگایە ئەوانیشە خەنە بەرباس لێکۆڵینەوە و يعني تبينيان لسر بابتكان ها هو ني بابتكان يك مثالشنا بيان ويا او بابتاني كلا ديستان دي الله كدو شارع ادب الرومان رخنه بيان ويا بابتي تيبرا زو تيبرا يعني بون منا او بابتاني نشد السر نسين ورقه تيبرا دوش جيري ناغل دمجو ادبياتا دەست خۆش بێ هەوڕیان کۆی هەر پێنج ڕۆژەکە تۆمار کراوە بەسپاسەوە بۆ ناوەندی ڕەهەند و کتێبخانەی ڕۆمان لە پیجی تایبەت و چناڵی تایبەتی ڕۆمان و ڕەهەند و لە پیجی ڕخنەی کوردستان دیالۆگیش بە ڤیدیۆ بڵاو بێتەوە دەست خۆش بێ مامۆستا لەگەڵ کوردی بەرەکەتایی ڕێی وەڵام من هەندێک سەرنجی عام بەم لەسەر قسەکان بە تەحلیل نەچوە سەری یەکەم نازانم هیچکەممان بە ڕەشبینی و باسمان لە تەکنیک و تەکنەلۆژیان نەکرد لە کوردستان مشکلەی گەورە ئەوەیە تەکنەلۆژیا لە دوو بەش پێ بکرێت تەکنیک لەگەڵ لۆژیک ئەوەی کە گەیشتووە کوردستان تەکنیکە لۆژیکی بەکارهێنانەکەی تا ئێستا نەگەیشتووە تا ئێستا غایبە من وەکو خۆم ئەوەی ئیسفادەم لە سۆشیال میدیا کردووە ڕەنگە لە زۆر شتی تر نەکردبێ فەیسبووکم هەیە ئینستاگرامم هەیە تویتەرم هەیە لینکدینم هەیە واتساپم هەیە ڤایبەرم هەیە زۆربەی کۆنتاکتەکانم زۆربەی ڕێگا دوورەکان لە ڕێگەی ئەمانەوە بۆم نزیکراوەتەوە بەشێکی زۆری ئەوەی کە هێلی سوود لەسەر نووسینەکانم دانراوە لە شوێنێکە کە ناردوومە توانمە لە پێیجەکەی خۆم بڵاوی بکەمەوە بەشێکی زۆری و فیدباکانی کە بۆم هاتوۆتەوە لەسەر ناوڕۆکی نووسینەکانم لەسەر ئەدای خۆم لەسەر ئەوەی کە تەسەوڕات و تەنەبوعاتم هەبوو بێ لە شتێکە بڵاوم کردووەوە لە ڕێگەی پێیجەکانی خۆمەوە بەماتوەوە ئیسفادی زۆریشم لێ کردەوە ئەمە بەدەست ئینسان خۆیەتی وەکووتم ئینسان خۆی دەورە بینێ خەڵک هەیە تەنها لە کوردستانە ژیاوە ئێستا نزیکەی 4-5 زمان دەزانێت کوردی عەرەبی ئینگلیزی فەڕەنسی دەزانێت لە کاتێکا نە سەردانی بەریتانیای کردووە نە سەردانی فەڕەنسای کردووە نە سەردانی تورکیای کردووە خەڵکێکیش هەیە بەدە ساڵ لە بەریتانیا ژیاوە لوجوویشی وەرگرتووە ئێستاش نازانێت دوو لە ئینگلیزی بە تەواوەتی بڵێ یا بینووسێت لەبەرەوە ئەمە کەسەکە دەورە بینێ لەوەی تۆ چۆن ئیسفادە لە زەمان و زەمین و ئەو دەرفەتانە ئاکەی کە بۆ دێتە پێشەوە ئەنجا لە ناوخۆی وڵاتایی یا لە دەرەوەی وڵاتایی لە ناو ماڵەکەی خۆتایی یا لە دەرەوەی ماڵەکەی خۆتایی لەو هاندی فەیسبووکەیە کە بەدەستەوەیە خەڵک هەیە ئێستا شەو ڕۆژیشی تێکدانی بینی ئەموو ئەوە هەر لە ڕێگەی فەیسبووکەیە خەڵکیش هەیە شەو ڕۆژئیش لەسەرەوە بکات کە چۆن فەیسبووکەکەی بکاتە سەکۆیەک بەکاری بێنێ بۆ ئەوەی پەیوەندەکان یەکاتەوە و ئیشی لەسەر بکات بەنسبەت ئەوەی کە ئێمە وتمان ئەدەب زۆرتریش لەسەر زاردێتەکان ئێمە باز لە زمانەکەیەکین زمانی ئەدەبی ئێستا ڕەنگە خۆبەشێکی زۆری و شاعرانە کە باسی واقعی حاڵی کۆمەڵگاکەیان کردووە بە زمانێکی ئەدەبی قسان لەسەر کردووە ئێمە باسمان لە تایبەتمەندیەکانی ئەدەب و تایبەتمەندیەکانی ڕاگەاندن یا ڕۆژنامەنووسی کرد ئەدەب لاشعور تیا زاڵە فەنتازیا تیا زاڵە بە پێچەوانەی دنیای ڕۆژنامەنووسیەوە کە حقیقت و فاکت تیا زاڵە تۆ کە باسی بۆ نمونە ئەم چارەکیاکەی ناکرێت بە زمانێکی شعری باسی کەی وەکو ئەوەی کە شعرێک بۆ کەسەکە بخوێنیتەوە وەکو باز بەو فاکتانەکەی کە لەرە ڕوویاوە باز لە ژماری دانیشتوانە ئامادەبوانەکەی باز لە ژماری پانێڵستەکانەکەین بەداتا بە زانیاری و زانیاریەکانیش بۆەوەی میدیایەکی بتوانێت پێکتابێ بێ ڕاست و دروست بێت بەڵام لە ئەدەبە تۆ ئەتوانی خەیاڵی خۆ ئازادکەی بیرۆنیتەوە یعنی زیاد لە کارکتەرێکە دەبێت زیاد لە شوێنێکە هەبێ بگەڕێتەوە بۆ پێش زەمان بگەڕێتەوە بۆ ئەم زەمانە پێشبینی داهاتووکەی بەڵام لە دنیای ڕۆژنامەنووسیە بەو شێوەیە نییە هیچ لەسەر و فاکتانەیەکی کە هەیە قسەیەکرا لەسەرەوەی کە ئێستا ئەدەب شتەکانە شێوێنێ لە ڕاستیە هەر بەتەنها ئەدەب نییە میدیاکەژی شێوێنێ ئەدەبی شوێنێ ئەکادمیای شێوێنێ بەڵام بەشێکی زۆری لەبەرەوەی میدیا ئێستا ڕووی لە مەجلیسا ئێمە بمانەوێ نەمانەوێ خۆشیمان بێ ترشیمان بێ بەویست و ناویزۆک و ماسوکەی خۆویست و نەویست وای لێ هاتووە ئێمە ڕۆژانە بەریەکەوتنمان لەگەڵ جۆرێکی میدیایە هەیە هەر هیچمان نەبێت تاقەتی تەلەڤیزۆن و ڕادیۆ نازام ڕۆژنامە و کتێبخوێندنەوەشمان نەبێت ڕۆژانە مۆبایلەکەمان بەدەستەوەی کە دەیان و سەدان هەواڵێتە بەرچاومان کە ڕەنگە نەیبیستین ئەوە میدیایە ئێستا کە فلتەری نەماوە دەرگاوانی نەماوە بەرنامەیە پێشکەشەکرێ لەم بەرنامەیە ئەنوا و ئەشکەڵ جۆرەکانی تاوانمان بۆ بازەکەوە ئیش لەسەرەوە کە بە چ شێوازێک بە چ جۆرەیەک ئەم تاوانە ئەنجامەدرێت پۆلیس زۆر جار شتێکی هەیە پێمان کەشفی ئەدلە بەڵگە و تاوان وانە
لەسەر بەرنامە هەیە بەحساب دۆسەکانی دادگا هەڵایەتەوە ئەم کەشفی ئەدلەیەش پیشانی ئێمەیە بۆ نمونە کەسێک کە تریاک فرۆشە کەسێک کە بازرگانی بە تریاکەوەکە کە تریاگەخوا لەسەر حدودەوە کێی ناسیوە چۆن ئێنی بۆ کەشفی ئەدلێ بۆ پۆلیس پێی دووبارە ئەکات و تەسویگەکە فی سەبیلی ئەوەی سەرداوێکی دیکەی لەسەکەوێت ئەمە هیچ زەڕوو نییە لە میدیا بڵاوکرێتەوە بەشێک لە میدیاکانی ئێمە هیچ لەسەرەوەکەن یعنی بەرنامە هەبوو ئەگەر سەیری کەی بەدەقەتەوە فێر دەکات چۆن تریا بکێشی چۆن تجارەتی پێ بکەی چۆن پۆلیس ڕزگارێ پێ ئەوە تا تازەترین بەرنامە فێری ئەومانەکات کە بە شانازیەوە لە دووی ناوەندیەوە تاوەکو جامعەت تەواو کردو قۆپی کردووە جۆرەکانی قۆپیەمان پێ ئاشناکە و بە شانازیەوە بازدەوە کە قۆپیەکردن خەڵکی نابیکەن قەڵەمێک هەیە قەڵەمی ڕەساسە ئەمە ئەگەر لەسەری بنووسی دەرناکەوێت ئەو تازەترین هەواڵ دوێنە پێرە لە جامعەی هەڵەبجە 9 کەس لە یەک ڕۆژە لە یەک بەشە 9 کەس بە قۆپیەوە گیراوە فەسڵکراوە ئەمە نەتیجەی ئیشە جوانەکانی میدیای کوردی سپاس من تەنیا زۆر سپاس بۆ هەموو تێبینەکانتان و هەرەوەش چاوەڕێ دەکرێت یعنی ئێمە هاتووی لێرە دەرس بە تەڵەبە ناڵێنەوە ئەمە لەگەڵ هاوشان و هاوڕێیانی خۆمانە قسە دەکەین بیر بۆ چوونێکمان حازر کردووە ئەنجامی خوێندنەوە لە خزمەتی ئێوەش کرد چەندی وەرەگرن چەندی قوبوڵەکەن لێمان هیچیشی قوبوڵەکەن هەر مەمنونی تەنیا من دوو ڕستاڕم لەسەر مەوزوعی پەیوەندی نێوان جیاوازی نێوان ئەدەب و میدیا تۆ کە ڕۆژنامە نووسێکی ئەلم وڵا دانیشتبێتی وەختێک دەڕوویتە دەرەوە دەستگاکەت داوای چی لێکات ئەڵێت چی ڕووی داوە چێ لەوێ بوو چێ قسەی کرد چێ جوابی دایەوە لەکوێ بوو چەندی خایان چۆن ڕووداوەکە لە سەرەتاوە تا کۆتایی چی و چۆن بوو وە بۆچی ئەمەکرا یعنی پێ 6 پرسیاری سەرەکی هەیە تۆ ئەم 6 پرسیارە لە وەڵام بدەیتەوە بینیتەوە بۆ دەستگاکە بەڵام کە شاعرێک بی کە چیرۆگلووسێ بی کە ئەدیبێ بی خەمت بێ بۆ ئەم 6 پرسیارە بە پێچەوانە تۆ هێواش ئارام دانیشتووی سەرنجی بەهات و نەزاکت و شوانە دەی ئەحساس لە بەرامبەریان چییە چەند خۆشویستن چەند استفزازی بە قسەکانیان چیان لەتوان ڕاشڵەکان ئەم شعور و ئەم ئەحساسانەی خۆت ئەخیتە سەر کاغەز کێوارێکە چوویتەوە جامە وەکو نمونەیەک چکۆن تۆ داوا لێ نەکراوە 6 پرسیارە جواب بدەیتەوە ئەمە فەرقەکەی فەرقی بەینی دنیای ئەدەب و دنیای میدیا دکتۆر کە وتم بەشێکی کەم هاتن ڕەنگە خوێندی بە پێنجشەمەوە بێ و خەڵک زیاتر چۆتە گۆیژە کۆمنتێکە وتم نەمەشی بۆ گۆیژە قسە بکرێت یەک وەڵامی کورد ئێمە بە متەشائیم باسی شتەکانمان نەکرد ئێمە نەچوینە سەر باسی ئەوەی کە چەندێک گەشەی کردووە ئەدەبی کوردی لە ناو دیجیتاڵ میدیا بابەتەکە باسی ئەوە نەبوو ئێمە باسی ڕەنگدانەوەکەیمان کرد کە شتێک نەبێت چۆن نەتوانین بڵێن جا ئێمە دیجیتاڵ میدیا کورد ناکەینەوە لە ئەکاونتی شخصێکە یا لە نووسەرێکە وەڵا ئەم نووسەرە پەیجێکی هەیە کەواتە ئەمە دیجیتاڵ میدیا توانیوێتی گرنگی بە ئەدەب بدا لەبەرەوەی ڕۆمان نووسەکە برادەرێکە شاعیرێکە کتێبێکی ئێمە بچینە ناو ئی بووکەوە یعنی ئی فلیمەوە ئی مێژووەوە زانین کە یعنی ئینتەرنێت ئێمە چیمان هەیە لەوێ یعنی تۆ هەر بچۆ ناو ینی چوار کتێبی کوردین پێ بڵێ لە ناو ئیاوەری لە ناو ئۆنلایناوەری عالم ینی من لێرەوە ئەتوانم لە ئەمریکا ئێستا داوای کتێبێ بکەم بۆم تێتە ماڵەوە بە پۆست تۆ کتێبێک ئێمە بۆ هەولێر کتێب لە هەولێر بۆ سلێمانی نەخراوەتەوە کتێبخانەکانی ناو سلێمانی هەولێر نەکراوە بە ئی ئەبێ بچین بۆ هەولێر کە لەبەڵ ماوەسا من پارەم پێ نییە چۆن بچم لە هەولێرەوە کتێبە بێنم بەبێ تەکلیف بکەی لە یەکێ کتێبەکەی بۆ بێت ئێمە نەمانتوانیوە هیچ خەرمان ئەدەبیمان نووسینمان ڕۆمانمان بخەین ناو دیجیتاڵیەوە کتێبێک ڕۆمانێک کام چەند ڕۆمان بووە لەناو ئۆنلاینە یعنی ئێستا هیرم وەستایانی وایەندایە ناوە کتێبێک ئەکەیتەوە بۆ ئەوەی ئەمە نەک بە سەرەوەی شاشەکە بێتەوە تاخوانەوە هەر هەڵی دەرەوە قەڵەکەی هەیە دەنگی تیایە خۆت پێکەڵ ینی ئەمە شێوازی گەشەکردنە کارنەتەوەکانی دێننی بەرهەمی زانست و ئەدەب و دەریان ئەخەنە ناو ئیەوە ئێمە هیچمان نییە لە ناو ئەم ئیا من باسی ئەم ئیم کرد بۆ شاعری ئەونا ئەیقەیجی هەیە و ئەکاونتی و لەوانەیە کتێبخانەیە ئەکاونتێکی هەبێ و پێجێکی هەبێ
من پیجێکیشم هەیە بەڵام من هەمیشە ئەو گلەیەم هەیە لە سۆشیال میدیا لەم خۆزگە نەبووایە لەبەرەوەی کاتێ من پیجێکم هەیە و بەختیار عەلیش پیجێکی هەیە و من دوو دیار ڕەنووسم منیش خۆم لێ بۆتە بەختیار عەلی ئەم خەلەلەش دروست بۆ دەناوەوە منیش وەکو بەختیار عەلی دوو دیار ڕەنووسێ بەڵام من نابم بە بەختیار عەلی لە شیعر و لە بابەتێ نووسینا وێ ئەم سۆشیال میدیا ئەمەشی وا لێ کردووە منیش خۆم لە خۆم غەڕابم لە خۆم باەکم وازانە مادە منیش وەکو بەختیار عەلی پیجێکم هەیە و منیش دوو دیار ڕەنووسم ئەوەتە تەواو منیش وەکو ئەوان ناچم خۆم پێ بگەیە خۆم وێ سۆشیال میدیا زەرەری زۆر لێیە تێبینی زۆر بچوو بوورە دەستخۆشتان لێکم زۆر تەواو من 5 ڕۆژە بەرداوام کە لێرە ئیشم کردووە تێبینیمە گشتم هەبووە ڕێم نیا بکەم قسە بکەم لەبەرەوەی کە بابەتەکە ئەدەبی بووە هەڵبەتە هەمووتان ئەزانن ڕۆژنامەوانی ژادێکی ئەدەبیە و ئەو حەقەشمە و بەڵام تێبینەکەم لەسەوەی دکتۆرە بوو ساڵی 2008 من پرۆژێکمە بە کتێبخانەی گشتی و چووشە سەرەوە بەڵام لەسەرەوە ساڵیان پرۆژەکەم بۆ بوو کە کتێبخانەی ئەلکترۆنیک دروستکرێت و دامان کاتا کتێبخانەی دەنگی دروستکرێت کتێبخانەی دەنگی سپارتیان بە نابینایان ئەوان دروستیان کرد بەڵام ئەویش هەر نەچۆ پێشەوە بۆی تێرانی دارەی بۆ یاوان و کاشەماڵ باسی کرد ئەوە وەستێندا کتێبخانەی ئەلکترۆنیش کتابە کتێبخانەی شەخسی و کۆمەڵە شەخص کردیان وازە ئێستا کتێبخانەی ئەلکترۆنیمان هەیە بەڵام لاوازە بە حکمیەوەی زۆربەی ئەم برادرانە کاگاران ئەگەر لێرە بێ یان ناوەندی ڕەهان یان ناوەندەکانی تر هەر کەس بەرپرسە لەوەی کە ئەو پەرتۆکەی بۆی ئەبرێت ئەو بە چاپیەکەیێنێ خاوەندارەکەی بۆ گەڕێتەوە چۆن من بۆ لە فیلمێکی دۆکۆمنتەری بەرهەمێنم هەم کۆپیڕایتم هەیە هەم پلەیم هەیە پلەیەکە هەیە بە دەستگایەک بڵای کات و بەڵام کۆپیڕایتەکەی کە بیەم بە کورسار بیەم بەکوێ ئەم فیلمە ئەبێ بە خاوەنداری ئەو ئینتاجەکەی لای ئەوە بێت لەبەر ئەوە یعنی ئەم ناوەندانە زۆربیان ئینتاجەکەی لای خۆیانە ناتوان بیخەرە کتێبخانەی ئەلکترۆنیەوە ئەمە کێشەکانی دروستوە حکومەتی هەرێمیش ناهەڵنەسا بۆی کە کتێبخانەی ئەلکترۆنی دروست کات بۆ ئەم بابەتانە بکرێتەوە تەنها پلەی باتە چاپخانەکان و یەک تێبی زۆر بچکۆلەت بۆ کاتێک کە باسی لە نێوان لاپەڕەی شەخسی کرد لەگەڵ لاپەڕەی فەرمی سۆسیال میدیای نیو میدیاکان کە لاپەڕەی فەرمی بەڕۆکاریەوەی کە هەمومان ڕۆژنامەوانین جیاوازی گەورەی نێوان لە ماس میدیا جیاوازی نێوان مۆڵتی میدیا لەگەڵ سۆسیال میدیا تەنها فیلتەرە ئاگادار بە ئەو ماوەسانە وایە بەتایبەت دکتۆر شوان وەڵامی بایەتەوە فیلتەرکردنە من ئەتوانم هەر شتێکم بیێ لە لاپەڕەی خۆما بڵای کەم فیلتەر ناکرێت بەڵام لە مۆڵتی میدیایە کە تۆ گۆڤارد هەبوو ڕۆژنامەت هەبوو ڕادیۆ هەبوو تەلەڤیزیۆن هەمانە هەمووی فیلتەرەکرێت لەسەر نووسەرەوە لە خاوەنی امتیازی تەلەڤیزیۆنە و بەرپرسە هەتا منی ڕۆژنامەنووس گەشتەکانەوە بمبورکە وەڵام سپاس بۆ زۆر سپاس بۆ وەسایانی خۆشەویست سپاس بۆ دەستگای ڕەهەند و ڕۆمان کە 5 ڕۆژە زۆر هاوکار بوون سپاس بۆ ئامادەبوونی بە ڕێزشتان